کتێبخانەی دەنگی خەزان لە هۆڵی ناساندنی شاکارە هونەریەکاندا و ئاشناکردنی ئێوەی گوێگر بە کتێبێکی پەروەردەیی بەناوبانگ کتێبخانەی دەنگی خەزان کتێبی چۆن لەگەڵ منداڵەکەمدا ڕەفتار بکەم بە زنجیرە پێشکەشەکات. ئەم بەرهەمە دکتۆر کاربر نووسیوێتی و شەیدا سەلاح لە فارسیەوە کردوویەتی بە کوردی. چاپخانە و ئۆفسەتی قانع ئەم کتێبەی بەرهەم هێناوە و مافی بەرهەمهێنانی دەنگیشی پارێزراوە بۆ کتێبخانەی دەنگی خەزان. کتێبی چۆن لەگەڵ منداڵەکەمدا ڕەفتار بکەم لە ئامادەکردنی عەتاقەرەداغیە و بە دەنگی سۆزان سالار پێشکەشەکرێت. بەشی پێنجەم کێشەکانی ڕۆژانە. ئەو مناڵانەی ئەرکی خۆیان ناناسن. ڕەفتاری ئەو مناڵانەی کە ئێوە زۆر ئازار دەدات و هەموو ڕۆژێ دووبارە دەبێتەوە و پێویستی بە سەرنجدانی تەواو و هەمیشەیی هەیە. زیاتر لە ڕەفتارەکانی تری منداڵ دایک و باوەکی لاک دەکات. هەر ئەو ڕەفتارانە تەنیا تووڕەتان ناکات، بەڵکو ڕۆژەکەشتان بە بێتاقەتی و ناڕەحەتی تەواو دەکەن. لێرەدا هەواڵێکی خۆشمان پێیە، ئەویش ئەوەیە کە بۆ ئەم کێشەیە کە ئازارتان دەدات و هەموو ڕۆژێ لە بەردەمتاندایە ڕێگە چاری گونجاومان هەیە. زاڵبوون بەسەر ئەم کێشانە پێویستی بەکات و خۆڕاگری و کاری درێژخایەنە. هەوڵەکانی ئێوە بۆ هەموو ئەندامانی ناوخێزانەکە بە سوود و کاریگەری دەبێت. لێرەدا باز لەو ڕەفتارە نەگونجاوانە دەکەین کە منداڵ لە ناوماڵدا ئەنجامیان دەدات، بەڵام لە لای منداڵ ئەم کارانە زۆر ناخۆشن، چونکە لەو کاتەدا منداڵ دەیەوێت کارێکی تر ئەنجام بدات. هەرچەندە زۆرجار ئەنجامی ئەو کارانە بایەخێکی ئەوتوی نییە، بەڵام گفتوگۆی زۆری لەسەر دەکرێت. جگەلەوەی کە ئەم کارانە چەند بێبایەخیش بن ئارامی منداڵ تێک دەدات. ئێمە لەم بڕوایەداین کە لەسەر ئەندامانی خێزان پێویستە بۆ درێژە پێدانی ژیانێکی شایستە ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ بکات، بە تایبەت لەو خێزانانەی کە دایک و باوەک هەردووکیان لە دەرەوەی ماڵەوە کار دەکەن، یان تەنیا یەکێکیان لە دایک یان باوەک لە ناو خێزانەکەدا دەژین. ئەگەر هەر لە سەرەتاوە ئەم کارانە لە ناو خێزانەکە دەستنیشان بکرێت، منداڵان فێر دەبن کە یارمەتیدان بکەن بە بەشێکی سەرەکی لە کارەکانی ڕۆژانەیاندا. ئێمە وابیر دەکەینەوە کە پێویستە کۆمەڵێک کار لە ماڵەوە بخەینە سەرشانی منداڵان، وەڵکو ئەنجامدانی چەند ئەرکێکی بچووک لەلایەن منداڵان هەم کاری ئێوە سووکتر دەکات و هەم مناڵان فێری هاوکاری دەکات. یەکێک لە گلەییەکانی دایک و باوەک ئەوەیە کە مناڵەکەیان ئەرکی سەرشانی خۆی ناناسێت. ئەو ئەرکانەی داوای ئەنجامدانیان لێ دەکەن نایکەن و یان تا چەند جارێک دووبارە نەکرێتەوە ئەنجام نادەن. بە کورتی نافەرمان و سەرکەشن، یان بە ئاسانی ئەنجامدانی ئەو کارانەیان لەبیر دەشێتەوە. دایک و باوکان دەپرسن کە چۆن هەستی مناڵان بەرامبەر ناسینی ئەرکی سەرشانیان بگەشێنەوە. شتێک کە پێویستە لە یادمان نەچێت ئەوەیە کە وەرگرتنی ئەرکی سەرشانیان بەهێزی ئەنجامدانی کارە. لە زۆربەی بابەتەکاندا تەنیا کاتێک دادۆرانەیە کە ئێمە داوای ئەنجامی کارێک لە مناڵەکەمان بکەین کە توانای ئەنجامدانی هەبێت. لەم پێشنیارانەی ئێمە سوود وەربگرن. خێرا دەست پێ بکەن، تەنانەت بچووکترین منداڵیش دەتوانێت فێر بکرێت کە بەرپرس بێت. دەربارەی مناڵانی بچووک ئەوەی کە توانای ئەنجامی چ کارێکی هەیە قۆناغی تەمەن لە بەرچاو بگرن. بۆ نمونە ئەو مناڵانەی تازە پێیان گرتووە دەتوانن لەسەر زەویدا شت هەڵگرنەوە، بۆیە وای لێ بکەن جلە پیسەکان بخاتە ناو سەبەتەی جلەکانەوە، جلە پاکەکان بخاتە شوێنی خۆی و کەلوپەلی یاریەکانی بخاتەوە شوێنی خۆیان.
مناڵانی بچووک حەز دەکەن یارمەتی دایک و باوکیان بدەن. ئەگەر ئێوە ڕێگەیان پێ بدەن دەتوانن لە جیاتی ئەوەی بەردەستان بگرن بەڕاستی یارمەتیتان بدەن. ئەم کارە هەم سەرقاڵیان دەکات و هەم فێریان دەکات بەرپرسێتی قبوڵ بکەن. کاتێک کە لین تەمەنی 3 ساڵان بوو ئارەزووی هەبوو شتە بێکەڵکەکانی سەرزەوی هەڵگرێت و بیان خاتە ناوتەنەکەی خۆڵەوە. ئەم کارە بۆ مناڵێک کە تازە پێیگرتووە کارێکی گونجاوە. کاتێک کە لین گەورەتر بوو باڵای کرد. پێخۆش بوو کەشتی ناوجانتاکەی دەربهێنێت. کاتێک کە تەمەنی بوو بە 4 ساڵ دەیتوانی سەرمێزی نان خواردن کۆبکاتەوە. ئەوە یەکەمین ئەرکی ڕاستی ئەو بوو لە ناوماڵدا. بەڵام بە ئەرکی نەدەزانی. ئەو کارە لەلای ئەو نیشانەی گەورەبوون بوو. بەشێکی ئاسایی ژیانی بوو لە ناوماڵدا. لەگەڵ گەورەبوونی مناڵەکەتاندا ئەرکەکانیشی بگۆڕن. پێویستە کارەکانی مناڵەکەتان لەگەڵ تەمەن و توانایدا بگونجێت. بۆیە لە شوێنی خۆیدا لەگەڵ گەورەبوونی مناڵەکەتان ئەرکەکانیشی بگۆڕن. بەتایبەتی کاتێک کە منداڵی زیاترتان لە ماڵەوە هەیە. بەم شێوەیە ئیتر کەس بۆی نییە بڵێت بۆچی نابێ مارێک ئەو کارە ئەنجام بدات و پێویستە من ئەنجامی بدەم. مارێک ئێستا ئەو کارە ئەنجام نادات، بەڵام جاران ئەنجامی دەدا یان لە دواییدا ئەنجامی دەدات. کاتێک کە ئەرکەکان گۆڕان مناڵان چاوەڕێی ئەرکە تازەکەیان دەکەن. جارێکیان باوکێک بە مناڵەکەی گوت: تۆ هێشتا ئەوەندە گەورە نەبووی تاکو بچیتە ناو کۆڵان و ڕۆژنامەم بۆ بکڕیت، بەڵام ڕۆژێک دێت بتوانیت. مناڵەکەی هەموو جارێ دەیپرسی کە ئایا ئەوەندە گەورە بووە ئەو کارە ئەنجام بدات یان نا. کاتێک بەو ڕادەیە گەورە بوو ئەرکە تازەکەی زۆر بەلاوە خۆش بوو. مناڵەکەتان فێر بکەن چۆن کارەکانی ئەنجام بدات. وا بیر مەکەنەوە کە مناڵەکەتان هەموو ئەو کارانەی داواتان لێکردووە ئەنجامی بدات. هەمیشە خواستەکانی خۆتان بە وردی دیاری بکەن و فێری چۆنیەتی ئەنجامدانی کارەکانی بکەن. چاودێری بکەن و بە وردی بۆیشی بکەنەوە کە پێویستە لە چ کاتێکدا دەست پێ بکات و پێویستە لە چ کاتێکدا تەواوی بکات. بۆ نمونە کۆکردنەوە و ڕێکوپێکردنی سەرجێگای نووسنەکەی لەبەر چاو بگرن. پێویستە مناڵەکەتان فێر بکەن چۆن سەر سیستەمەکەی کۆبکاتەوە و دوایش هانی بدەن. لە ڕادە بەدەر چاوەڕوانی منداڵ مەکەن و کەمکاریشی لێ قبوڵ مەکەن. هەوڵ بدەن خواستەکانی مناڵەکانتان و قۆناغی پەروەردەی و تەمەنی مناڵەکەتان وەکو یەک بن. لین لە سەرەتاوە دەستی کرد بە کۆکردنەوەی سەرمێزەکە و ئینجا فێربوو لە داخستنی سفرەکەشدا بۆ هەر کەسێک کەوچکێک دابنێت. دوای لە دایک و باوکەوە فێربوو کە کەلوپەلەکان لە سەرمێزەکەدا بەش بکات. لە کۆتاییدا فێربوو بۆ هەرژەمێ خواردن بە تەنیا سفرەکە داخات. منداڵێکی تەمەن 3 ساڵ دەتوانێت هەموو خۆڵەکان بخاتە ناو تەنەکەی خۆڵەکەوە، بەڵام ئاشکرایە کە ناتوانێت کۆیان بکاتەوە و لە قادرمەکان بیان باتە خوارەوە. چاودێری کارەکان بکەن. زۆربەی دایک و باوکان دووچاری هەڵەیەکی گەورە دەبن، چونکە چاوەڕوانی ئەوە دەکەن کە منداڵەکان لە سەرەتاوە بێ چاودێری و یارمەتیدانیان کارەکانیان بە دروستی ئەنجام بدات. کاتێک کە مناڵەکەتان خەریکی فێربوونی کارێکی تازەیە، ئەرکی ئێوە تەنیا ئەوە نییە کە فێری بکەن چۆن کارەکەی ئەنجام بدات، بەڵکو پێویستە تا کاتێک کارەکەی بە ئەنجام دەگەێنێ چاودێری بکەن. تا ئەو کاتەی ئەم کارە وەکو خوێکی جێگیربووی لێدێت چاوەڕوانی ئەوە مەکەن کە بێ ئێوە کارەکان ئەنجام بدات. یارمەتیان بدەن. کاتێ مناڵەکەتان خەریکی ئەنجامدانی کارەکە لەگەڵی بن، ئەوان پێویستیان بە یارمەتی ئێوە و هاندان و بیرخستنەوەیە، چ لەو کاتانەی کەلوپەلی یاریەکانیان کۆ دەکەنەوە، چ لەو کاتانەی جلەکانیان دەخەنە ناو سەبەتی جلەکانەوە. لەوانەیە منداڵێکی تەمەن 4 ساڵ فێربوو بێت لە سەرمێزی نان خواردن شت دانێت، بەڵام پێویستی بە بیرخستنەوەیە کە لە چ کاتێکدا ئەو کارە ئەنجام بدات. تەنانەت مناڵانی 12 ساڵیش هەندێک جار پێویستیان بە بیرخستنەوەیە. منداڵەکەتان ڕێنمایی بکەن. یارمەتیان بدەن تاکو تێبگات کە کاتی ئەنجامدانی ئەرکەکانی هاتووە یان نا. ئەگەر ئەرکی مناڵەکەتان ئەوەیە لە دوای نان خواردنی سەرمێزەکە پاک بکاتەوە، بیری بخەنەوە کە کاتی ئەنجامدانی کارەکەی هاتووە. ئەگەر بردنە دەرەوەی خۆڵەکان ئەرکی سەرشانێتی، کاتێک کە نانی شێوان خورا دەبێت پێی بڵێن کە کاتی ئەنجامدانی کارەکەی هاتووە. هەر لە ئێستاوە ئەرکەکان بخەنە سەرشانی مناڵەکەتان. لەگەڵ گەورەبوون و بەهێزتربوونی مناڵەکەتان بەڕێوەبردنی ئەنجامی کارەکان بەرەبەرە بخەنە سەرشانی. ئەرکەکان لە ناو خشتەیەکدا بنووسنەوە، ئیتر بیری مەخەنەوە، خشتەیەکی تایبەتی بۆ ڕێک بخەن تا بزانێت پێویستە لە چ کاتێک کارەکانی ئەنجام بدات. دەتوانن ئەم خشتەیە لەگەڵ خشتەی پاداشتەکاندا تێکەڵ بکەن. دوایی خشتەکە لە شوێنی هەڵواسن تاکو مناڵەکەتان بتوانێت بیبینێت. ئەگەر ئەرکی بردنە دەرەوەی خۆڵەکە بوو، دەتوانێت خشتەکە لە پشت دەرگاکەوە هەڵواسن تا کاتێک دەچێتە دەرەوە بتوانێت بیبینێت. بیپشکنن. کاتێک دڵنیا بوون کە مناڵەکەتان دەزانێت چۆن کارەکان ئەنجام بدات،
پێی بڵێن ئیتر تا کاتی پشکنینیەت لەو بارەیەوە هیچی پێناڵێن. جاک بهێنە بەرچاوت. ئەرکی ڕۆژانەی ئەوە بوو کە دوای نان خواردنی شێوان سەرمێزەکە پاک بکاتەوە و قاپەکان کۆبکاتەوە. ئێوە لەگەڵی ڕێککەوتون کە ئیتر هیچی بیر ناخەنەوە. دوو کاتژمێر دوای نان خواردنی شێوان پشکنینەکە ئەنجام دەدەن تاکو بزانن کارەکەی ئەنجام داوە یان نا. دەربارەی جەنی کە پێویستە هەموو هەفتەیەک ژوورەکەی پاک بکاتەوە و شتەکانی سەرمێزەکە کۆبکاتەوە و ناو ژوورەکەی ڕێک و پێک بکات. پێی بڵێن لە سەرانسەری هەفتەدا هیچی پێناڵێنەوە، بەڵام نیوەڕۆی ڕۆژانی شەممە هەموو ئەم کارانی دەپشکنن و لە ئەنجامدا دەگۆڵنەوە. پشکنین و بیرخستنەوە و بەیەکەوە ئەنجام بدەن. هەندێک لە مناڵان حەز دەکەن کارەکانیان بیربخەنەوە و ئێمە دایک و باوکی ئەم مناڵانە ئامۆژگاری دەکەین کە لە کاتێکی دیاریکراودا مناڵەکانیان ئاگاداری ئەرکەکانیان بکەن تاکو زیاتر یارمەتیان بدەن. ئەرکی ئیسکات ئەوەیە کە ناو ئۆتۆمبیلەکە پاک بکاتەوە. ئەو بۆ دایکی پێشنیاری کرد کە ڕۆژانی کۆتایی هەفتە پێی بڵێت چ کاتێک دەیەوێت کارەکانی ئەنجام بدات. واتە ئەوە وەکو بیرخستنەوەیەک بێت یان پێش نان خواردنی شێوان دایکی هەندێک جار بانگی بکات تاکو بێت و شتەکان بخاتە سەرمێزەکە. بە سوودوەرگرتن لە ئەنجامی پێداگیری کار لەسەر مناڵەکەتان بکەن. کاتێ مناڵەکەتان بە سەرکەوتووی کارەکانی ئەنجامدا لە هاندان و ئەنجامدانەکانی پۆزتیفانەی وەکو پتەوکردنی ڕەفتاری مناڵەکەتان سوودوەربگرن. کارێک کە بەباشی ئەنجام درابێت باش بینرخێنن. بەباشی باسکردنی کارێک کە بەباشی ئەنجام درابێت دەتوانێت منداڵ هان بدات و تێشی بگەێنێت. لێگەڕێن با مناڵەکەتان بزانێت کە ئێوە لە ئەنجامی کارەکەیان خۆشحاڵن، پێی بڵێن کە چەند زیرەک و ژیرە. ئەگەر بەباش باسکردن و هاندانی لەو کاتەی کارەکانی ئەنجام دەدات سوودی هەیە هاندەری بن. خۆ ئەگەر لەو دەستە مناڵانەیە کە هاندان باش کار ناکاتە سەری ئێوە زۆر بەگوێی مەکەن و ڕووتان وەرگێڕن. کاتێکی تایبەت بۆ یاری و کاتێکیش بۆ کار دابنێن. یەکێک لە ئەنجامە ئاساییەکانی کارێک کە بەباشی ئەنجام بدرێت دەشێت کەمێک یاریکردن بێت لەبەر ئەوە پاداشتی منداڵ بە جۆرێک دابین بکەن کارێکی لێ بکەن کە لە ئەنجامدانی خۆشیەک لە دەرونیدا پەیدا ببێت. سوزان دوای ئەوەی ژوورەکەی ڕێک و پێک کردووە بۆی هەیە سەیری تەلەڤیزیۆن بکات. کاتێک جیمی خۆڵ ڕێژەکەی بردە دەرەوە دەتوانێت یاری بکات. هەمیشە پێداگر و دڵنیابن کە بەڕاستی مناڵەکەتان کارەکەی ئەنجام داوە. اینجا ڕێگەی بدەنێ بەرنامەی یاریکردنی خۆی دەست پێ بکات. ڕەفتاری مناڵەکەتان بە بەخشینی پاداش پتەوتر بکەن. ئێمە زۆر جار دوو پاتمان کردوتەوە کە پێویستمان بە پتەوکردن و بەهێزکردنی ڕەفتارەکانە بۆ ئەوەی ڕەفتاری نوێی مناڵەکەتان جێگیر ببێت. ئەم حاڵەتە بە تایبەتی لە کاتێکدا بایەخدار دەبێت کە ئێوە داوا لە مناڵەکەتان بکەن کە هەندێک بەرپرسیارەتی وەرگرێت. خشتەی پاداشتەکان کاریگەریەکی زۆر بەنرخی هەیە. بۆ نمونە سارا هیچ کاتێک جلەکانی ناگۆڕێت هەتا کەمێک بۆڵەبۆڵ نەکات. بۆڵەبۆڵی مناڵەکەتان پشتگوێ بخەن. بە وردی بۆ سارا ڕاوە بکەن کە ئێوە چاوەڕێن ئاخۆ چ کارێک ئەنجام دەدات و لە چ کاتێکدا ئەنجامی دەدات. خشتەیەکی بۆ ڕێک بخەن. پێی بڵێن هەر کاتێک 25 خاڵی بەدەستهێنا پانتۆڵێکی نوێی بۆ ئارەزووی خۆی بۆ دەکڕن. هەموو ئێوارەیەک لە کاتژمێر 7 ژوورەکەی بپشکنن. دەستخۆشی لێ بکەن و ئەگەر جلەکانی هەڵواسی بوویان کۆی کردبووەوە لەسەر خشتەکان نمرەیەکی بدەنێ. کاتێک 25 خاڵی کۆکردەوە و پانتۆڵێکی بۆ بکڕن. ئەگەر مناڵەکەتان لە ئەنجامی کارەکانی کەم و کوڕی هەبوو سوود لە ڕێوشوێنی نێگەتیڤانە وەربگرن. زۆر جار دایک و باوکە تووڕەکان مناڵەکانیان بەم شێوەیە سزا دەدەن کە یاریەکانیان لێوەردەگرنەوە و لە سەیرکردنی تەلەڤیزیۆن بێبەشیان دەکەن. بەڵام ئێمە ئامۆژگاریان دەکەین سوود لە هاندان و ئەنجامە سروشتی و نێگەتیڤەکان وەربگرن. لە شێوازی ڕاستکردنەوە و چاکردنی لە ڕادە بەدەر سوود وەربگرن. لە کاتێکدا ئەو شێوازە زۆر بەنرخ دەبێت کە منداڵەکە هەموو شتێکی بیر ناکەوێتەوە. ئاساییە کە جوزف لە بیری بچێت سەرجێگای نووسنەکەی کۆبکاتەوە. پێی بڵێن ئەگەر دووبارە بیری بچێتەوە پێویستە لە کۆتایی هەفتەدا جێگای نووسنی هەموو ئەندامانی خێزانەکە کۆبکاتەوە. لە دوایشدا خۆتان دڵنیا بکەنەوە لەوەی کە ئەم کارە ئەنجام دەدات یان نا. تەنانەت ئەگەر لە سەرەتای دەستپێکردنەکەش خۆی خراپی نواند هەوڵدان و دانانی چەند جاری ئەرکەکان لە ناوبیری منداڵدا جێگیر دەکات و ئێوە لە شەڕ و ناکۆکیەکانی ڕۆژانە ڕزگار دەکات. لە پارەی ڕۆژانەی مناڵەکەتان کەم بکەنەوە. ئێمە لەو بڕوایەداین کە پێویستە منداڵان لە تەمەنی قوتابخانەدا پارەیەکی تایبەتی ڕۆژانەیان هەبێت تاکو بتوانن لە کاتی پێویستدا سوودی لێوەربگرن. بۆ نمونە کڕینی دیاری یان بۆ ئەوەی پارەکەیان کۆبکەنەوە.
ئەم کارە یارمەتیان دەدا تاکو ڕێزێکی باش بۆ پارە پەیدا بکەن. با مەزەندە بکەین کە پارەی ڕۆژانەی مناڵەکەتان لە هەفتەیەکدا 10 دینارە دەتوانێت بۆ پارەیە بلیتی پاس و خواردەمەنی و شتی تر کە ئارەزووی لێیەتی بکڕێت. ئەگەر مناڵەکەتان کارەکانی بەباشی ئەنجام نەدا، ئێوە دەتوانن لە کۆتایی هەفتەدا 2 دیناری لێگل بدەنەوە. پابەند بن. پەیمانێک لەگەڵ مناڵەکەتاندا دابنێن و تا کۆتایی پەیمانەکەش پێیەوە پابەند بن. دیارە شتێک کە پێویستە ئێوە بەسەریدا زاڵ بن دابوونەریتی کۆنا کە زۆر بەتوندی لەناو ئێوە مناڵەکەشتاندا ماوەتەوە. کاتێ مناڵەکەتان ئەرکەکانی بیردەچێتەوە، ئێوە بۆی ئەنجام مەدەن. ئەگەر منداڵ هەمیشە جلەکانی لەناو ژوورەکەیدا پەرش و بڵاو دەکاتەوە، هەر ئێوە بۆی کۆ دەکەنەوە. ئەوان سزا نادرێن، بەڵکو هەر خۆتانن سزاکە وەردەگرن. بە شێوەیەک لەگەڵیدا کارەکە دووپات بکەنەوە لە جیاتی ئەوەی پێی بڵێن ئەگەر لەمە و دوابیری بچێتەوە چه ئەنجامێکی دەبینێت. ئەگەر جلەکانی لەسەر زەویدا پەرش و بڵاو کردەوە، بانگی بکەن و پێی بڵێن جلەکان هەڵگرێت، یان ئەو کارانی لە پێشدا لەبەر چاوتان گرتوون ئەنجامی بدەن. لەم حاڵەتەدا ئەنجامی سروشتی کارەکە دەتوانێت ئەمە بێت کە 5 دینار لە پارەی ڕۆژانەی گل بدەنەوە، یان ئەوەی کە خۆی جلە پیسەکانی بشوات، چونکە دایک تەنیا جلەکانی ناوسەبەتەکە دەشوات، جلەکانی منداڵ لە ناوسەبەتەکەدا نییە. منداڵەکەتان کۆشش لەوانەکانیدا ناکات. کۆششکردن دەبێتە هۆی گەشەپێدانی شارەزایی منداڵ، بەڵام هەندێک جار دەبێتە شەڕی نێوان دایک و باوک و منداڵ. دایکێک دەیگوت ئێلیزابێت زۆر ئارەزووی هەبوو فێری گیتار ببێت. ئێمە گیتارێکمان بۆ کڕی، بۆ فێرکردنیشی مامۆستایەکی زۆر چاکمان بۆ دۆزیەوە، بەڵام ئەم دوای ماوەیەک ئارەزووی لێ نەما. ئێمە بۆ ئەوەی ناچاری بکەین درێژە بەڕاهێنان بدات، هەموو ڕۆژە شەڕمان دەکرد. بەڕای ئێوە لەم حاڵەتەدا پێداگیری بکەین یان خۆمان بدەین بەدەستەوە. بارودۆخێکی دژوارە، چونکە پێویستە وەڵامی پرسیارەکە بدرێتەوە تاکو بتوانن بڕیارێکی تەواو بدەن و کاریگەریەکی گونجاو هەڵبژێرن. پێویستە منداڵ لە چ تەمەنێکدا فێری گیتار ببێت و چۆن مامۆستایەکی باشی بۆ هەڵبژێرین. چۆن دەتوانین دڵنیابین کە منداڵەکەمان بۆ ئەنجامی کارەکانی ئامادەیە. ئایا مناڵەکەتان بێهیوە و نافەرمانە، یان ئێوە زیاد لە سنووری خۆی بەرنامەتان بۆ داناوە؟ چۆن دەتوانین مناڵەکەمان هان بدەین کە لە کۆششەکانی خۆشی ببینێت و بەرپرسیارەتی هەوڵەکانی بگرێتە ئەستۆی خۆی؟ مەبەستی ئێوە ئەوەیە کە مناڵەکەتان وا لێ بکەن کە کۆشش بکات، یارمەتی بدەن تاکو شارەزایی لەو شتانە پەیدا بکات کە شادی بەخشە و لە ژیانی ڕۆژانەیدا سوودیان لێوەربگرێت. بۆ بەدەستهێنانی ئەم ئامانجانە ئەم 1-2 ڕێگا چارانە تاقی بکەنەوە. پەیوەندی و تواناکانی مناڵەکەتان هاوسەنگ بکەن. بۆ ئەوەی لەم هەوڵە زۆرترین بەرهەمتان دەستکەوێت، چالاکیێکی وا دەست پێ بکەن کە لەگەڵ تەمەن و ڕێژەی گەورەبوون و ئارەزوی مناڵەکەتاندا بگونجێت. شتی هەڵبژێراوی گونجاوی بۆ ئامادە بکەن، ڕێی پێ بدەن کە خۆی ئەو شتانە هەڵبژێرێت، پێش ئەوەی بڕیار بدەن لێی بکۆڵنەوە بچن بۆ پۆلی مۆسیقا. سەردانی پۆلێکی جیمناستیک بکەن، یان بۆ کۆنسرتێکی مۆسیقای فۆلکلۆری منداڵان یان شانۆی منداڵان بچن. هەندێک کاسێت و کتێبی بۆ بکڕن دەربارەی هەڵبژاردنەکان و خولی فێربوونەکان لەگەڵ مامۆستایان و دایک و باوکانی تر ڕاوێژ بکەن تا ئەو کاتەی منداڵەکە شوێنی جۆراوجۆر دەبینێت و ئارەزووی خۆی نیشان دەدات بڕیاری تەواوەتی مەدەن. بیری لێ بکەنەوە، خۆتان دڵنیا بکەنەوە کە هەموو لایەنی بابەتەکەتان لەبەرچاو گرتووە، وەکو لایەنی باری خەرجی و کات و ڕێژەی وزەی مناڵەکەش. دەربارەی هەموو ئەوانە واقعی بینانە بن. بۆ نمونە مناڵەکە بڕیاری داوە بێتە وەرزشکاری خلیسکانی سەربەفر. پێویستە چەند جارێک لە هەفتەیەکدا بیبن بۆ شوێنی سیرکردنی نمایشی سەربەفرەکە. مناڵەکەتان دەیەوێت فێری مەلە بێت. جگە لە مەلەوانگە پێویستی بە پاسی هاتوچۆ و کەلوپەلی مەلەش هەیە. فێربوونی کەمانچە پێویستی بە خولێکی دوور و درێژی فێربوونە. ڕاهێنانی پیانۆ دوای قوتابخانە پێویستی بە پیانۆیەک و تەرخانکردنی کاتێکی گونجاوە تاکو لە کاتی ڕاهێناندا دەنگەدەنگی ماڵەوە بەرگری لێ نەکات. بە مانایەکی تر مناڵەکەتان بۆ سەرکەوتن پێویستی بە یارمەتی و پشگیری ئێوەیە. هەم ئێوە و هەم مناڵیش پێویستە ئەم کارە بەبایەخەوە سیر بکەن. پێش ئەوەی بڕیار بدەن پرسوڕای یەکتر وەربگرن. ئەگەر مناڵەکەتان ئارەزووی لە چالاکێک نیشان دەدات و ئەو چالاکیە پێویستی بە فێربوونە، سەرەتا لەگەڵ پسپۆڕێک ڕاوێژ بکەن تاکو تێبگەن کە ئایا دەستپێکردنی گونجاوە یان نا. پێویستە منداڵ ئامادەی جستەی و ڕۆحی بۆ ئەو چالاکیە هەبێت. هەوڵ بدەن پارەیەکی دیاریکرا و خەرج بکەن. خێرا بڕیار مەدەن کە پارەیەکی زۆر خەرجی کڕینی شتێک بکەن. کاتێک مناڵەکەتان ئارەزووی زۆری لە کارێکە، لە سەرەتاوە کەلوپەلی ئەو کارە وەکو پیانۆ یان کەمانچە بەکرێ بگرن یان لە سازی ڕاهێنان یان بەکارهاتوو سوود وەربگرن.
یان هی یەکێک لەو هاوڕێیە ناسراوەکانتان بە ئامانەت وەربگرن. بەم شێوەیە دڵنیا دەبن کە بەڕاستی مناڵەکەتان ئامادەی و ئارەزووی پێویستی بەو کارە هەیە. ئەگەر ئارەزووی لێ نەما ناچاری مەکەن کە درێژەی پێ بدات. تەنانەت ئەگەر منداڵێک کە بە تەواوی بڕیاریشی دابێت پیانۆ فێر بێت، لەوانەیە دوای ماوەیەک بەڕاستی بەم ئەنجامە بکات کە باشترە ببێتە یاریزانێکی دووگۆڵی یان شێوەکارێک کە ئێوە هەموو ئامادەکاریەکتان بۆ ئامادە کردووە. لە ناکاو بڕیاردەدا ببێتە پێشەوەی ئۆرکسترا. مناڵەکەتان هان بدەن تاکو و درێژە بە یەکەمین پیشەی خۆی بدات، بەڵام لە سنوور زیاتر فشاری مەخەنە سەر. ئەو بابەتە نرخی شەڕێکی هەمیشەیی نییە. هەرچەندە منداڵەکە بتوانایە و ئارەزووی زۆرە، گرێبەستێکی لێگەڵتا ببەستن بۆ ئەوەی ڕاهێنان بە شێوەیەکی سووکتر ئەنجام بدات. بیرتان نەچێت ئەو شتانەی کە فێری دەبێت بۆ هەموو تەمەنی سوودی لێ دەبینێت. لەوانەیە لە هەفتەیەکدا یەک جار خۆشی لە پۆلی مۆسیقا ببینێت. گرنگترین شت ئەوەیە کە منداڵ بەرامبەر خۆی هەستێکی باشی بۆ دروست ببێت. لە مۆسیقای شارەزا و گونجاو سوود وەربگرن. لەوانەیە گرنگترین بەشی سەرکەوتن لە فێربووندا دوای ئەوەی کە توانە و ئارەزووی مناڵەکەتان دەرکەوت ئەمە بێت کە لەگەڵ مامۆستایەکی گونجاودا ڕێک بکەون بۆ ئەوەی ببێ ماندووبوونی زۆر فێر بێت. باژوایە نیبن بۆ لای مامۆستایەکی زۆر شارەزا کە منداڵی دراوسێکەتان بۆی دەچێت. باژوایە لە مڕۆوە خۆتان لێکۆڵینەوەی دەربارە بکەن. دەربارەی پێشینەی مامۆستا لێکۆڵینەوە بکەن. ڕاوێژ لەگەڵ دایک و باوکی مناڵانی تر بکەن کە لە لای ئەو فێر دەبن. لەگەڵ مامۆستاکەی چاوپێکەوتنێک ساز بکەن و دەربارەی چۆنیەتی ڕەفتاری لەگەڵ منداڵەکەتاندا بدوێن. ئەگەر بۆتان دەڕەخسێت لە کاتی وانەوتنەوە چاودێری مامۆستا بکەن و ئەو پرسیارانە لە خۆتان بکەن. ئایا مامۆستاکە لە شێوازی وتنەوەی باش کەڵک وەردەگرێت؟ ئایا تا ڕادەیە گاڵتە چییە؟ ئایا ئارەزووی لەو بابەتە هەیە کە دەیڵێتەوە؟ ئایا دەتوانێت ئەو هەستە دەرببڕێت؟ ئایا بەدیدێکی پۆزتیفانە سەیری قوتابی دەکات؟ ئەم پرسیارانە لە مامۆستای مناڵەکەتان باس بکەن. ئایا مامۆستا دەربارەی پێشکەوتنی مناڵەکەتان لەگەڵتاندا قسە دەکات؟ ئایا منداڵ هەلی ئەمەی دەبێت کارەکەی بکات؟ ئایا چاوپێکەوتن یان پێشبڕکێ لە ناو بەرنامەی مامۆستادا هەیە؟ لە ناو پۆلەکەدا چەند قوتابی هەیە؟ منداڵەکەتان هان بدەن تا کۆشش بکات. پێش ئەوەی ناوی مناڵەکەتان لە ناو پۆلێک بنووسن خۆتان دڵنیا بکەن کە تێدەگات خەریکە بڕیارێک بدات. لە مامۆستا یان یاریدە دەرداوا بکەن بە مناڵەکەتان بڵێت کە پێویستە چەند کۆشش بکات و پێویستە چۆن ڕاهێنان بکات و ئەم خاڵش بە مناڵەکەتان ڕابگەێنن کە ئەم کارە بەبێ بیرخستنەوەی دووبارەی دایک و باوک پێویستە ئەنجامی بدات و ئەرکی سەرشانێتی. دوایی لەم شێوازانەی لای خوارەوە سوود وەربگرن. بە یارمەتی یەکتر بەرنامەیەک ڕێک بخەن ڕێبە مناڵەکەتان بدەن گونجاوترین کات بۆ کۆشش و ڕاهێنان هەڵبژێرێت و هانی بدەن ئەو کاتەی هەڵی دەبژێرێت هەستی پرش و بڵاو نەبێت. خشتێک بکێشن و لەو شوێنەی پرۆڤە دەکات هەڵیواسن. ئەمە وەکو کارێکی سوودبەخشە. هانی بدەن لەو ڕۆژەدا چەند خولەکێک پرۆڤە بکات و ماوەی کاتەکە بنووسێت. خاڵەکان بەهێڵێک بەیەکەوە بلکێنن تاکو ڕێژەی زۆربوون و کەمکردنی ماوەی ڕاهێنانەکانی نیشان بدات. لە کاتژمێرێکی زەنگدار کەڵک وەربگرن. بەکارهێنانی ئەو کاتژمێرەی یارمەتی مناڵەکەتان دەدات تا بزانێت چەند خەریکی ڕاهێنان بووە و ئەگەر کاتژمێرەکە لەسەر کاتێکی دەستنیشانکرا و ڕێک بخرێت بە دەنگی زەنگ تێدەگات کە پێویستە دەست لە ڕاهێنان هەڵبگرێت. پاداشتی مناڵەکەتان بە هاندانی پۆزتیفانە بدەنەوە. دوای ئەوەی کە منداڵ ڕاهێنانەکەی تەواو کرد ڕێی پێ بدەن ئەو کارەی ئارەزوویلێتی ئەنجامی بدات. سەرنجی ڕاهێنانی منداڵەکەتان بدەن. کاتێک کەسێکی تر گوێ لە ڕاهێنانی مناڵەکەتان دەگرێت یان سەیری دەکات، پرۆڤەکردن بۆ منداڵ زۆر خۆش و سەرنجڕاکێشتر دەبێت. مناڵانی بچووکتر لە سەرنجپێدانی ئێوە بۆ ڕاهێنانەکانیان زۆر خۆشحاڵ دەبن و ئەم کارە دەبێتە هۆی زیادبوونی پێشکەوتنی مەشقەکانیان. لەوانەیە هەندێک جار پێویستیان بە چاودێریتان هەبێت. مناڵانی گەورەتریش ئەگەر گوێگریتیان هەبێت خۆشحاڵ دەبن. هەندێک جار وا بنوێنن کە ئارەزوتان لە گوێگرتنی ڕاهێنانەکانیەتی. مناڵەکەتان حەز دەکات لەلای بن. تەنانەت خۆتان لەو کاتانەدا خەریکی کتێب خوێندنەوە یان گوێگرتن لە ڕادیۆن لە ژوورەکەی دانیشتن و سەیری ڕاهێنانەکانی بکەن. جگە لەو مناڵانی شەرمنن بوەستن تا منداڵەکە خۆی بانگتان دەکات. پرسیاری لێ بکەن لە چ کاتێکدا ئارەزووی هەیە گوێ لە پرۆڤەکانی بگرن یان پێی بڵێن پێم بڵێ چ ڕۆژێک پێت باشە گوێ لە مەشقەکانت بگرم. خۆشحاڵ دەبم لەو کاتەدا لەگەڵ تابم. ئەگەر ناتوانن لەو کاتی پرۆڤە دەکات لەگەڵی بن فێری بکەن ڕاهێنانەکانی تۆمار بکات و ئێوە دوای گوێی لێ بگرن. جەخت لەسەر خاڵە پۆزتیفەکان بکەنەوە. بۆ منداڵ زۆر گرنگە کە بتوانێت پند لە هەڵەکانی وەربگرێت و ئەمەش بزانێت کە گرنگ نییە هەندێک جار هەڵە بکات.
بۆیە ئێوە سەرەتا بە مناڵەکەتان بڵێن کام لە کارەکانی بە دروستی ئەنجام داوە، دوایی پێی بڵێن لە چ کاتێکدا پێویستی بەڕاهێنانی زۆرترە. بۆ نمونە دەتوانن پێی بڵێن زۆر باژەندت، بەڕاستی حەزم کرد جارێکی تر بیژەنیتەوە، بەڵام ئەم جارە کەمێ خێراتر. یان من وا بیر دەکەمەوە تۆ لە داهاتوودا دەبیتە هونەرمەندێکی بەتوانە، باشتر وایە بە شەگرانەکان کەمێ خاوتر بژەنیت. بۆ بەرەو پێشچوونی مناڵەکەتان هان بدەن. فێربوونی هەر شتێک وەکو پیانۆ یان کۆمپیوتەر پێویستی بە ئارامی و خۆڕاگری و کاتێکی زۆر هەیە. مناڵەکەتان هان بدەن باسی ڕاهێنانەکانی بکات و شێوەی کارەکەی پەسەند بکەن. ڕێگەی پێ بدەن تا بزانێت ئێوە وابیر دەکەنەوە کە پابەندی ڕاهێنانەکانیان و دەرسەکانی چەند جار دووبارە دەکەنەوە. بۆ نمونە کاتی پرۆڤەکردنی مناڵەکەتان زۆر بە وردی ڕێک بخەن. هەندێک جار ئەمە بۆ ئەو زۆر یارمەتی دەرا، وەکو هەر پارچەیەک 3 جار بژەنێت و هەر جارێک 5 خولەک بخایەنێت. گرێبەستێک تۆمار بکەن. لە دەرونی هەندێک لە منداڵدا ڕێخستنی گرێبەستێک پەیمانێکی ڕاستی پێک دەهێنێت. مناڵان لەم گرێبەستە لەسەر ئەوە ڕێک دەکەون کە کاتێکی دیاریکرا و بۆوانەکانیان تەرخان بکەن. چاوپۆشین لەوەی ماوەی ئەو کاتە چەند بێت. ئەم کارە لە کاتێکدا زۆر بەسوودە کە مناڵەکەتان خەریکی فێربوونی پیشەیەکی تایبەتیە کە زیاتر لە هەموو شتێک پێویستی بە کاتێکی دەستنیشانکرا و زۆر هەیە. فێربوونی کەمانچە بۆ ئەم کارە نمونەیەکی چاکە، چونکە ماوەیەکی زۆر پێویستە تاکو منداڵ بتوانێت لە گژەگژی کەمانچە ئاوازێک دەربهێنێت. کە مناڵەکەتان زۆر هەوڵیدا بەڵام پێشکەوتنی کەمبوو لە ئەنجامدا لە بەرهەمی کارەکەی دڵگران دەبێت. پێویستە ڕێی پێ بدەن کە ڕاهێنانەکەی بوەستێنێت یان بەرنامەی ڕاهێنانەکەی بۆ بگۆڕن. لەم بەرنامەیە سوود وەربگرن. بابەتی گرێبەستی جان بۆ فێربوونی پیانۆ. ئەرکەکانی دایک و باوک مانگانەی خولەکان ئامادە دەکەن. پیانۆ بەکرێ دەگرن. گوێ لە پرۆڤەکانی ئەو دەگرن. لە کاتی پرۆڤەدا بەرگری لە ئاژاوە و دەنگەدەنگ دەکەن. ئەرکەکانی منداڵ لەوانەکانی هەفتەیی پیانۆدا بەشداری دەکات و سەرنجیان دەدات. جان ڕۆژی 20 خولەک پرۆڤە دەکات. تێبینی ئەگەر جان 20 خولەک لە ڕۆژدا پرۆڤە نەکات پێویستە لە جیاتی یەکێک لە ڕۆژانی پشوودا پرۆڤە بکات. ماوەی کاتی گرێبەست. دوای 6 مانگی تر دایک و باوکی جان وانەکان هەڵدەسەنگێن و گرێبەستێکی نوێ دەنووسنەوە. ئیمزای منداڵ جان، ئیمزای دایک و باوک. لە ئارەزوە سروشتیەکان سوود وەربگرن. پرۆڤە و ڕاهێنان خۆی لە خۆیدا جۆرەکە لە خەڵات. پێویستە یارمەتی مناڵەکەتان بدەن ئارەزوەکانی بهێنێتە دی تا هەلی زیاتر دەست بکەوێت. ئەگەر لە زۆربوونی کاتی ڕاهێنانەکان ناڕەحەت بوو دەتوانن لێرەدا لە هێزی جادوویی کاتژمێری زەنگدار سوود وەربگرن. چکەچکی کاتژمێرەکە منداڵ دڵنیا دەکات کە ماوەی ڕاهێنانەکە خەریکە تێدەپەڕێت و بە دەنگی زەنگی سەعاتەکە ڕزگاری دەبێت، یان لە ئەنجامی ڕاهێنانەکانی پاداشتی پێ بدەن و هانی بدەن تا بۆ وەرگرتنی پاداشتەکانی هەوڵ بدات. ئەم خەڵاتە دەتوانێت چالاکیەک بێت کە پەیوەندی بەوانەکەیەوە هەبێت، وەکو شانۆ، کۆنسرت یان پێشبڕکێی وەرزشی. خۆتان لەگەڵ گوشاری هاوتەمەنانی مناڵەکەتان بگونجێنن. هەندێجار ڕاهێنان خۆی لە خۆیدا کێشەیەک پێک دەهێنێ، چونکە منداڵ وا هەز دەکات کە لەگەڵ هاوتەمەنەکانیدا جیاوازی هەیە یان گاڵتە بە هاوپۆلەکانی دەکات. کاتێکیش بۆ یاریکردن دەچن ئەو ناچارە لە ماڵەوە بمێنێتەوە و خەریکی ڕاهێنانەکانی بێت. ئێوە لەگەڵ هاوتەمەنەکانی بکەونە ململانێ، بەم شێوەیە کە هانی بدەن لە ڕۆژانی پرۆڤەکردندا بانکی هاوڕێیەکانی بکات. بەم شێوەیە لە جیاتی ئەوەی وا هەست بکات جیاوازیان هەیە خەریکە چالاکیەک ئەنجام دەدا کە هاوڕێکانیشی حەز دەکەن ئەنجامی بدەن. پێش دەستپێکردنی بەرنامەکە میوانیەکە بۆ ئاوازێکی کورت ڕێک بخەن. اینجا داوا لە میوانەکان بکەن کە هونەرەکانی خۆیان نیشان بدەن. بە دوای گروپەکاندا بگەڕێن کە بە شێوەیەک لەگەڵ چالاکی مناڵەکەتاندا پەیوەندیان هەبێت تا مناڵەکە وا هەست بکات کە بەهۆی شارەزایی تایبەتی پەیوەندی لەگەڵیاندا هەیە. مناڵەکەتان زۆر سەیری تەلەڤیزیۆن دەکات؟ لە وڵاتی ئەمریکادا واتە شوێنێک کە هەموو ماڵەکان بەلایەنی کەمەوە دەستگایەکی تەلەڤیزیۆنیان هەیە و زیاتر لە یەک لە سەرسەی ماڵەکانیان 2 دەستگای تەلەڤیزیۆنیان هەیە. مناڵان کاتێکی زۆر لە هەفتەدا سەیری تەلەڤیزیۆن دەکەن. لەسەر بنەمای ئامارەکان مناڵانی تەمەن 6 تا و 15 ساڵی بەسەر ئاستی مامناوەندی 24 سەعات لە هەفتەیەکدا سەیری تەلەڤیزیۆن دەکەن. ئەمە لە حاڵەتێکدایە کە مناڵانی تەمەن 2 تا 5 ساڵ 3 کاتژمێر زیاتر سەیری تەلەڤیزیۆن دەکەن. بەرنامەکانی تەلەڤیزیۆن بە تەواوی نرخی مناڵان لەو دنیایەدا بەرز دەگرێ و ڕاستیەکانی ناو کۆمەڵگا دەخاتە ژێر کاریگەری خۆیەوە، بەتایبەت کاتێک کە ئەم کاریگەریانە بەردەوامن و بە شێوەی کۆمەڵ بن. گەورەکان ئەم تواناییان هەیە.
کە لە نێوان ڕاستی و ئەفسانە و باش و خراپ جیاوازی دابنێن و دەتوانن مێشکیان لەو شتانەی لە پێشچاویان نمایش دەکرێت جیا بکەنەوە. بەڵام مناڵانی کەم تاقیکراوە هەستیارن، مناڵان بەو شتانەی دەیبینن و دەیبیستن بڕوا دەکەن و ئەو تێڕوانینانەی کە بە شێوەی بینین و بیستن پێشکەشیان دەکرێت قبوڵ دەکەن. ئەوان ئەو ئامادەییان هەیە کە خۆیان وەکو کەسایەتیە خۆشەویست و بەهێزەکانی تەلەڤیزیۆن دەربهێنن و بە تێپەڕبوونی کات خاڵی تێڕوانینی پۆزتیفانە و نێگەتیفانەی ئەوان وەربگرن. وا دیارە ئەو مناڵانی جوڵەیان زۆرترە زیاتر کاریگەری قبوڵ دەکەن و زۆرتر دەتوانن نمایشی ئەو دیمەنە شەڕئامێزانە بکەن کە لە تەلەڤیزیۆندا دەیبینن. لەوانەیە مناڵانی تر دووچاری خەمۆکی بن و لەو دیمەنانەی کە دەیبیستن و دەیبینن. ئێمە بڕوامان وایە کە تەلەڤیزیۆن وەکو ڕاستیەکی ژیانی لێهاتووە و ناتوانرێت پشتگوێ بخرێت، هەرچەندە ئارەزووی زۆربەی دایک و باوکانە. بە هەر حاڵ پێویستە بە شێوەیەکی تایبەتی سوودی لێوەربگیرێت. پێویستە دایک و باوکان بۆ باشتر سوود وەرگرتن لە تەلەڤیزیۆن کاتی تایبەتی هەڵبژێرن، بەم شێوەیە کە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی و ئەو کاتی کە مناڵەکەتان سەیری تەلەڤیزیۆن دەکات کۆنتڕۆڵ بکەن. خێرا نمونەکە جێگیر بکەن. ئەگەر دەتانەوێت تەلەڤیزیۆن تەنیا ڕۆڵێکی بچووکی لە ژیانی مناڵەکەتاندا هەبێت، ئەم نمونەیەی سەرەوە لە کاتێکدا مناڵەکەتان هێشتا بچووکە و پێش ئەوەی کێشەیەک دروست ببێت جێنشین بکەن. لە پێشەوە بەرنامەدا بڕێژن. هەوڵ بدەن جگە لە سیرکردنی تەلەڤیزیۆنی مناڵەکەتان سیرکردنی تەلەڤیزیۆنی خۆشتان ڕێکوپێک بکەن. یەکسەر دوای ئەوەی لە خەو هەستان تەلەڤیزیۆن مەکەنەوە، بە جۆرێک هەتاکو و شەو کاتێک کە ئارمی کۆتایی بەرنامەکە دەردەکەوێت تەلەڤیزیۆن بکوژێنەوە. بەمکارە بنچینەیەکی بەرچاو بۆ هەموو ڕووداوەکانی ماڵەوە دروست مەکەن. ئەگەر ئێوە بینەرێکی بێ ئامانجی بەرنامەکانی تەلەڤیزیۆنن، مناڵەکەشتان وای لێدێت. جێنشینی بۆ دابین بکەن بۆ ئەوەی منداڵ لە شوێنی بێدەنگ بهێڵنەوە، کەڵک لە تەلەڤیزیۆن وەرمەگرن. خۆتان دڵنیا بکەن کە مناڵەکەتان چالاکی خۆشتریشی هەیە کە خۆشحاڵی دەکات و تەلەڤیزیۆن تەنیا بۆ سیرکردنی بەرنامە تایبەتەکان بکەنەوە. سیرکردنی تەلەڤیزیۆنی ناوخێزانیش کۆنتڕۆڵ بکەن. لەگەڵ گەورەتربوونی منداڵان و مەیلی ئەوان بۆ سیرکردنی تەلەڤیزیۆن و زیاتر لەو ڕادەیەی کە ئێوە دەتانەوێت، پێویستە بەرنامەیەک بۆ سیرکردنی تەلەڤیزیۆنی دابڕێژن. لە سەرەتاوە وا بڕیار بدەن کە چ ماوەیەکی کاتی ڕێگە بە مناڵەکەتان دەدەن سەیری تەلەڤیزیۆن بکات. لەوانەیە وا بڕیار بدەن کە مناڵەکەتان لە کاتێکی دیاریکراودا بێسنوور سەیری تەلەڤیزیۆن بکات و یان لە کاتێکی دیاریکراودا بێسنوور تەنیا سەیری ئەو بەرنامەیە بکات کە ئێوە پشتگیری لێ دەکەن، یان بێسنوور بۆ ماوە و کات و بەرنامەکان دابنێن. لەوانەیە بەرنامەکەتان بە ئاسایی بە شێوەی بازنەکێشان لە خشتەی بەرنامەکانی ڕۆژانەی تەلەڤیزیۆن دابڕێژن. ڕێگە بە مناڵەکەتان بدەن تاکو لە هەڵبژاردننی بەرنامەکان یارمەتیتان بدات. بڕیاردانی کۆتایی با لە دەست خۆتان دابێت. دەربارەی یاساکان بە یەکسانی ڕەفتار بکەن. هەوڵ بدەن تا دەتوانن لە ناوەڕاستی بەرنامەیەک تەلەڤیزیۆنەکە مەکوژێننەوە. ئەم کارە مناڵان زۆر بێتاقەت و ناڕەحەت دەکات. بیری بخەنەوە. لە پێشدا بە مناڵەکەتان ئاگادار بکەنەوە کە کاتی کوژانەوەی تەلەڤیزیۆن چ کاتێکە. دەربارەی مناڵانی بچووکتر ئاگاداریان بکەنەوە کە دەخولەکی تر کاتیان لەبەردەستدایە و دوای سەعاتە زەنگدارەکە بکەنەوە. کاتێک زەنگی لێدرا تەلەڤیزیۆنیش دەکوژێتەوە. یان پێیان بڵێن کاتێک ئەم بەرنامەیە تەواو بێت تەلەڤیزیۆن دەکوژێنیتەوە. ئەگەر بەرنامەیەکی مناڵەکەتان لەگەڵ کاتی نانخواردن و کاتی نووستن یان بەرنامەکانی تردا تێکەڵ دەبێت، هەر لە سەرەتاوە ڕێی پێمەدەن سەیری بکات. بەرنامەی سیرکردنی تەلەڤیزیۆن لە ماڵەوە بگۆڕن. لەگەڵ ئەوەی منداڵ فێری سیرکردنی تەلەڤیزیۆن بۆ و زیاتر لەو ڕادەیی کە داواتان لێکردووە سەیر دەکات، باشتر وایە گۆڕانکاریەک لەم بارەیەوە بکەن. هەندێک چالاکی جێنشین بکەن، بە چالاکیەکانی تر جێنشینی سیرکردنی تەلەڤیزیۆن بکەن. بڕیار وایە ئەم بەرنامەیە لە کاتژمێر 8 سیر بکرێت تا ئەو کاتە دەتەوێت چی بکەیت. لەوانەیە پێشنیاری ئەنجامدانی یاریەکی تایبەت یان کتێب خوێندنەوە یان وەرزشکردن بکەن. پەیمانی خێزانی بدەن. هەموو ئەندامانی خێزانەکەتان بۆ کۆکردنەوەیەک بانگ بکەن، پەیمانێکی ڕاستەقینە بۆ گۆڕینی خووەکانی سیرکردنی تەلەڤیزیۆن بدەن. لەوە دڵنیابن کە مناڵەکەتان بەباشی تێدەگات کە سیرکردنی تەلەڤیزیۆن بە ئەندازێکی زۆر خراپە. هانیان بدەن بۆ ئەوەی بەرنامەیەک بۆ ماوەی سیرکردنی بەرنامەکانی تەلەڤیزیۆن دابڕێژن. خێزانێک بەرنامەکەی خۆیان بە 1 هەفتە پشوودانی تەواوی سیرکردنی تەلەڤیزیۆن دەست پێ کرد. دوای تەواوبوونی پشووەکەیان هەمویان لەمە سریان سوڕما بوو کە بەو شێوەیە بیریان کردوێتەوە. بۆیان ڕوونبوویەوە کە پشووی هەفتانە دەتوانێت خۆی سیرکردنی تەلەڤیزیۆن بگۆڕێت. بۆ هاندانی مناڵەکەتان بۆ خوێندنەوە سوود لە تەلەڤیزیۆن وەربگرن. زۆربەی فیلمەکانی تەلەڤیزیۆنی لەسەر بنەمای کتێبەکان دروست بوون.
بۆیە منداڵ هان بدەن تاکو ئەو کتێبانەی پەیوەندیان بەو فلیمانەوە هەیە بیخوێنێتەوە. وەکو پاداش بەخشین سوود لە تەلەڤیزیۆن وەربگرن. کاتێک مناڵان لە سیرکردنی تەلەڤیزیۆن خۆشی دەبینن، ئەوە بەهۆیەوە ڕەفتاریان پتەوتر دەبێت. ئەم چالاکیانە دەتانەوێت لە ناو مناڵەکەتاندا پەرەی پێ بدەن، دەتوانن بەهۆی تەلەڤیزیۆنەوە ئەنجامی بدەن. بۆ نمونە بڵێن: جاک، ئەگەر ئەم شەو مەشقەکانت تەواو بکەیت دەتوانێت پێش نان خواردن نیو کاتژمێر سەیری تەلەڤیزیۆن بکەیت، یان ئەگەر دەتەوێت دیاری بکە دوای ئەوە دەتوانی بگەڕێیتەوە و نیو کاتژمێر سەیری تەلەڤیزیۆن بکەیت. لە سەرەتادا کاتێک کارەکە لەگەڵ سیرکردنی تەلەڤیزیۆن و چوونە دەرەوە بە یەکسان سیر بکەن، دوای دەتوانن ڕێژەکەی کەم بکەنەوە. کاتێک کە خۆتان لە ماڵەوە نابن، سیرکردنی تەلەڤیزیۆنی منداڵ کۆنتڕۆڵ بکەن. بەرنامەی سیرکردنی تەلەڤیزیۆن لە ماڵەوە بن یان لە ماڵەوە نەبن پێویستە ئەنجام بدرێت. هەندێک جار وا هەست دەکەن کە ناتوانن متمانە بە منداڵ بکەن تەنیا هەر سەیری بەرنامە دیاریکراوەکان بکات، یان نیگەرانن لە کاتێکدا کە لە ماڵەوە نین بەرنامەکانی تایبەت بە گەورەکان سیر بکات. ئەگەر لەوە دڵنیانین دەتوانن سویچی کەناڵەکان دەربهێنن یان کەڵک لە بەستەرێک وەربگرن کە لێ دەکرێتەوە، یان سوود لە قوفڵی تایبەتی کەناڵەکان وەربگرن تا منداڵ تەنیا سەیری کەناڵی تایبەت بەخۆی بکات. لە سیرکردنی تەلەڤیزیۆندا هاوڕێیەتی منداڵ بکەن. لەگەڵ منداڵەکەتاندا سەیری تەلەڤیزیۆن بکەن تا بتوانن دەربارەی ئەو شتەی دەیبینێ گفتوگۆ بکەن. ئەگەر منداڵ لەگەڵ کەسێکی گەورەتر سەیری تەلەڤیزیۆن بکات و بەیەکەوە دەربارەی بەرنامەکە قسە و باس بکەن و ئەم کەسە گەورەیە هانی بدات کە سەرنجی بەرنامەکان بدات و هەندێشتی بۆ باس بکات، بەرهەم و ئەنجامی باشی دەبێت، کاردانەوەی خراپ کەم دەبێتەوە. دەربارەی ئەو شتەی کە نمایش دەکرێت بدوێن. ئایا ئەم چیرۆکە ڕاستیە یان خەیاڵیە؟ ئایا ئەو کارانی ئەنجامی دەدەن مەترسی هەیە؟ مرۆڤەکان دەربارەی یەکتری چۆن بیر دەکەنەوە و چه هەستێکیان بەرامبەر کەسایەتیەکانی چیرۆکەکە هەیە؟ ئەم بەرنامەیە چه هەستێک لە ناو خودی تۆدا دروست دەکات؟ لەگەڵ منداڵەکەتدا دەربارەی ئەو شێوازانەی کە کەسایەتیەکانی چیرۆکەکە دەتوانن بێ ئەوەی شەڕ بکەن کێشەکانیان چارەسەر بکەن بدوێن. مناڵەکەتان هان بدەن ئەنجامێکی نوێ بۆ چیرۆکەکە دروست بکات. دەربارەی هەواڵەکان لەگەڵ منداڵدا گفتوگۆ بکەن. لە زبرترین و ڕاستترین بەرنامەکانی تەلەڤیزیۆن هەواڵەکانە. دەربارەی ئەو شتانەی مناڵەکەتان سەیری دەکات ئاگادار بن و بەیەکەوە گفتوگۆ بکەن و ناوەڕۆکی هەواڵەکەی لەگەڵدا باس بکەن تا بتوانێت تێبگات کە لە جیهاندا چی ڕوودەدات. منداڵەکەتان خۆی بە یاری کۆمپیوتەرەوە گرتووە، پێویستە ئێوە ڕاستی ببێنن. یاریە کۆمپیوتەریەکان بەڕاستی سەرنج ڕاکێشن. مناڵان زۆر حەزیان لە جوڵە پێدان بەدەستی خۆیانە و هەروەها زۆر حەزیان لە وێنە و شێوە و دەنگەکان و بەدەستهێنانی خاڵ و شارەزاییانەیە کە بەدەستی دەهێنن. بە زیادکردنی خاڵەکانیان زۆر خۆشحاڵ دەبن. هەندێک لە یاریەکانی کۆمپیوتەر لایەنی فێرکاریان هەیە، چونکە هاو ئاهەنگی نێوان هەردوو دەست و هەردوو چاوەکان زیاتر دەکات و هێزی وەرگرتنی ئەو زانیاریانەی کە بە چەند ڕێگای هەستی جۆرە و جۆرەوە بۆ مێشک دەڕوات زیاد دەکات. کاتی وەڵامدانەوەی کەم دەکاتەوە. ئەوان بە شێوەیەکی زۆر جوان کۆمپیوتەر بە منداڵ دەناسێنن. لەلایەکی ترەوە هەندێجار منداڵ کاتێکی زۆرتر لەو ماوەیەی کە دایک و باوکیان بۆی دیاری دەکەن خەریکی کۆمپیوتەر دەبن. ئەم کارە دەبێتە هۆی ئەوەی لە چالاکیەکانی تری کە زۆر گرنگن وەکو ڕاهێنان و کۆششی وانەکانی دوابکەون. ئەگەر وا هەست دەکەن لە ڕادە بەدەر مناڵەکەتان خەریکی ئەو جۆرە یاریانەیە پێویستە ئاگادار بن. بە هەر حاڵ لەیادتان نەچێت کە لە سەرەتاوە ئەو یاریانە زیاتر سەرنجیان ڕادەکێشن و بە تێپەڕبوونی کات کەم دەبێتەوە. لەگەڵ منداڵەکەتاندا یاری بکەن. ئەگەر تا ئێستا یاری کۆمپیوتەرتان نەکردووە، پاساوی ئەم دواخستنە بۆ ئەوە بهێننەوە کە لێرە پێش تاقیکردنەوەکەتان لەسەری نەبووە. بەم شێوەیە سەرنج دەدەن کە هەندێک لەو یاریانە یارمەتی مناڵەکەتان دەدەن تا هەندێک بابەت و شتی پێویست فێر ببن. سەردانی یانەکانی شارەکەتان بکەن و مۆڵەتی بدەنێ تا ئەو یاری ئارزوولێتی نیشانتان بدات. ئەگەر خۆتان لە ماڵەوە کۆمپیوتەرتان هەیە، بەیەکەوە سەردانی دوکانی فرۆشتنی کەلوپەلە نەرمەکان بکەن. ئەو یاریانە هەڵبژێرن کە جگە لەوەی بەهای فێرکاری هەیە سەرنج ڕاکێشیش بن. وەکو خەڵات سوود لە یاریەکانی کۆمپیوتەر وەربگرن. لەو بەرنامانە وەکو خواستێک بۆ ئەنجامدانی کارێک سوود وەربگرن. بۆ نمونە ڕاهێنان و ئەرکەکانی ناوماڵ جرالت. دەتوانی دوای ئەوەی ڕاهێنانەکانت تەواو کرد نیو کاتژمێر یاری بکەیت. یان ئەگەر منداڵەکەتان ڕێژەیەکی زۆرتر کاری ئەنجامدا، ڕێگەی بدەنێت لەو یانە و سنتەرە چالاکیەکان یاری بکات. ڕێ بە منداڵ بدەن تا لە یاریکردن تێر ببێت. ئەگەر منداڵ دەیەوێت بە بیانووی ئەنجام نەدانی کارەکانی خەریکی یاریەکانی کۆمپیوتەر بێت، پەیمانی لەگەڵدا ببەستن. بەم شێوەیە لە دوای نیوەڕوانی ڕۆژانی پشوودا هەرچەندە ئارەزوو دەکات با یاری بکات.
با بۆ ماوەیەکی درەنگیش بێت هەڵبەت لایەنە و لەژێر چاودێری بەرپرسان یان لەگەڵیدا پێشبڕکێ بکەن بەم شێوەیە کە هەر یەکێکتان دەتوانێت ماوەیەکی زۆرتر یاری بکات ڕێ پێ بدەن ئەو ڕادەیەی ئارەزووی هەیە یاری بکات با لە یاریکردن تێر ببێت. سوود لە ئەنجامە نێگەتیڤەکان وەربگرن. ئەگەر هیچ کام لە شێوازەکان کاریگەر نەبوون کۆمپیوتەرەکە دابخەن تا مناڵەکەتان ناچار بێت مۆڵەتی یاریکردن لە ئێوە وەربگرێت بەرەبەرە تێبگێنن کە لە ئەنجامی خراپ بەکارهێنانی تواناکاندا چی ڕوودەدات و بە وردی ماوەی ئەو کاتەی بۆ دیاری بکەن و دوایی چاودێری بکەن تا بزانن تا چ ڕادەیەک پەیڕەوی لە فەرمانەکانتان دەکات. منداڵ بەردەوام داوای شت دەکات. هەندێک لە مناڵان بەردەوام داوای شتی جۆراوجۆر دەکەن و پێداگرن و هەر ئێستا دەیانەوێت ئەگەر دەستیان نەکەوێت تووڕە دەبن و هاوار دەکەن. درێژە بەم ڕەفتارە دەدەن تا شتەکەیان دەست دەکەوێت. هەرچەندە داواکردن کارێکی ئاساییە بەڵام تەسلیم بوون بە ئیرادەی منداڵ دەبێتە هۆی ئەوەی خێرا داواکاریەکانیان ببن بە فەرمان و بەسەر ژیانتاندا زاڵ ببێت. باشتر وایە گوێ لە داواکاریەکانی منداڵەکەتان بگرن و بۆ وەڵامدانەوەیان بڕیاری گونجاو بدەن. ئەگەر وەڵامەکان نایە باشتر وایە نابڵێن نەک لەوانەیە. لەلایەکی ترەوە ئەگەر هۆیەک لە ئارادانیە تا داواکاریەکان بدەنە دواوە دەتوانن جێبەجێ بکەن. هەمیشە ڕەتکردنەوە و هەمیشە تەسلیم بوون ئەنجامی گرانی لێ دەکەوێتەوە. ئەوەی کە بۆچی مناڵەکەتان بەردەوام داوای شتی جۆراوجۆر دەکات هۆکاری زۆرە. شیرینی لە دوکان، شتێک بۆ خواردن، سەرنجڕاکێشانی بەردەوامی ئێوە، یاریەکی تازە، کتێبێکی چیرۆکی تر، ئەگەر ئەوانی بۆ دەستەبەر نەکرێت هەرا دروست دەکات. هۆی سەرەکی ئەوەیە کە منداڵ بەباشی دەزانێت چۆن دەمارتان بهێنێتەوە یەک تا وەڵامی داواکاریەکەی دەدەنەوە. هەندێجار تەنیا لەبەر ئەوەی دەیەوێت چونکە هەمیشە دراوە. هەندێجار منداڵ خاوەنی زاڵبوونێکی تایبەتیە بەسەر دایک و باوکیدا. ئەگەر ڕەفتاری ئێوە بەو شێوەیەیە لە قادرمەی دووهەمدا بە مناڵەکەتان دەڵێن نەستەلەت بۆ ناکڕم بەڵام لە قادرمەی سێهەمدا دەڵێیت باشە با بەدەی کڕم. لەبەر ئەوەیە ناتوانن لەوە زیاتر لە بەرامبەر گوشاری مناڵەکەتان بەرەنگاری بکەن کە بەهۆیەوە پێداگیریەکەیان پتەوتر دەبێت. بۆ چارەسەرکردنی ئەم جۆرە ڕەفتارانە پێویستە فێربین کە ئەو کاتەی مەبەستانە نابڵێن پێویستە بڵێن نا. ئیتر بڕیارەکەتان مەگۆڕن چونکە ئەمە کارێکی ئاسان نییە بەتایبەت بۆ دایک و باوکێک کە ئەرکی زۆرە و ئەوەندەی کە پێیان خۆشە بۆیان ناکرێت لەگەڵ منداڵەکەیان دابن. تاقیکردنەوەی منداڵەکەتان بگۆڕن. گرنگ نییە بۆچی منداڵ چاوەڕێ دەکات خێرا داواکاریەکەی جێبەجێ بکرێت. یەکەمین هەنگاوی ئێوە ئەوەیە کە بە تاقیکردنەوەیەک بنەمای ئەو ڕەفتارە بگۆڕن. بە شێوەی گروپ کار بکەن. هەر کەسێک لەگەڵ منداڵ کار دەکات پێویستە وەکو بەشێک لە چارەسەرکردنی کێشەکە بجوڵێتەوە. ئەم کەسانە بریتین لە بەخێوکەری منداڵ باپیرە و نەنەک. هیچ شتێک وەکو ئەو ڕستە ناسراوەی باپیرە کە دەڵێت نەستەلەکەی بدەرێ بابە خۆی خراپی منداڵەکە بەهێزتر ناکات. پێویستە هەمووان لەگەڵ ئەم نەخشەی ئێوەدا هاوکاری بکەن تا لە ئەنجامدا بارودۆخی ئێستا بگۆڕدرێ. ئەگەر نەتوانن هاوکاری بکەن یان هەر هاوکاری ناکەن پێویستە پەیوەندی منداڵ لەگەڵ ئەو کەسەدا بۆ ماوەیەک سنووردار بکرێت. بەم شێوەیە منداڵەکە تێدەگات کە دایک و باوک جیاوازن لەگەڵ ننک و باپیرە. خۆتان لەگەڵ منداڵدا بن. منداڵان بە ئاسانی لەگەڵ پاداشتی دایک و باوکیاندا خو دەگرن. کاتێک خەڵاتەکان بۆ سەرنج پێدان و قەرەبووکردنەوە و قسەکانی توندی جارانە یان بۆ دەربڕینی هەست و سۆزتان سوودی لێوەردەگرن هەوڵ مەدەن بەبەخشینی شتێکی مادی سۆزی خۆتان بەرامبەری دەرببڕن. بەڵکو لە جیاتی ئەوە ماوەیەک لای بمێننەوە کاتێکی بۆ تەرخان بکەن سەرنج و هەست و سۆزی پێبەخشن با بزانێت کە کەسانی دەور و پشتی خۆشیان دەوێت و نرخی پێدەدەن. بۆ گۆڕینی ڕەفتاری منداڵەکەتان بەرنامەدا بڕێژن. ئەگەر دەتانەوێت مناڵەکەتان ڕەفتاری بگۆڕێت پێویستە لە سەرەتاوە ڕەفتاری خۆتان بگۆڕن. لە پێشدا بیربکەنەوە کاتێک قیژە دەستی پێکرد لە هەرکوێ بن بۆ وەڵامدانەوەی داواکاریەکانی مناڵەکەتان ئامادە بن. لە پلەی یەکەمدا لەو شوێنە گشتیانەدا دوور بکەنەوە کە ناتوانن بەرەنگاری داواکاریەکانی بکەن. بۆیە پێشنیازی نوێی خۆتان هەر لە ماڵەوە دەست پێ بکەن. دوای پێشڕۆیشتن بۆ شوێنێکی گشتی وەکو دووکان بە مناڵەکەتان ڕابگەێنن کە لەوێ تەنیا ئەو شتانەی کە لە ناوەڕۆکی پێڕستی نووسراوەکەدا هەیە دەیکڕن. دوایی داوای لێ بکەن پێشنیاری یەک یان دوو خواردن بە ئارەزوی خۆی بخاتە سەر لیستەکە و دوایی بۆ بەشداریەکەی هانی بدەن. لەسەر قسەی خۆتان بمێننەوە. پێشڕۆیشتن بۆ دووکان یاساکە دووبارە بکەنەوە. جگە لە بابەتەکانی ناو لیستەکە شتێکی تر ناکڕن.
ئەگەر مناڵەکەتان داوای خواردنێکی تر دەکات چەند چرکەیەک بوەستن تاکو لە داواکاریەکەی بکۆڵنەوە دوایی هۆکارێک پێشنیاز بکەن وەکو نا بۆ تۆ باش نییە قسەی خۆتان مەگۆڕن لەوانەیە شێوازی وەڵامدانەوە بە جۆرجی تەمەن 4 ساڵ کە بەردەوام داوای شتی جۆرا و جۆری دەکرد بۆ ئێوەش بەسوود بێت. دایکی بە جۆرجی گوت تەنیا دەتوانێت یەک شت بۆ خۆی هەڵبژێرێت پێکەوە بڕیاریاندا ئەو شتە کتێبێک بێت. بۆ بەدەستهێنانی کتێبەکە دەبوایە جۆرج داوای شتێکی تر نەکات و بە ئارامی لەسەر کورسی ناو دوکانەکە دابنیشێت. هەمیشە بڕیارەکەتان بە شێوەیەکی ئاشکرا بە مناڵەکەتان ڕابگەێنن کە دەتوانێت چ شتێک بکڕێت و چ شتێک نەکڕێت. وا مەزەندە بکەن کە مناڵەکەتان لە کاتژمێری 7:30 دوای نیوەڕۆ داوای شیرینی دەکات. سێری ناوچاوانی بکەن و بە گۆرانێکی دۆستانە تێبگەێنن کە ئەم داواکاری گونجاو نییە چونکە ئێستا خواردنی ئێوارەمان ئامادە دەبێت. بەڵام دەتوانی دوای نان خواردن یەکێک بخۆیت. خۆتان مەدەن بەدەستەوە. کاتێک کە بڕیاری خۆتان بە مناڵەکەتان گوت پابند بن لەسەری. تەنانەت ئەگەر مناڵەکەشتان قیژەقیش بکات و بۆ ئەم لاولا لەقب وەشێنێت خۆتان مەدەن بەدەستەوە. بەرەنگاریکردنی خۆتان تاقی بکەنەوە. بۆ نمونە لە دەرەوەی سۆپەرمارکێتەکەەوە مناڵەکەتان تا ئێستا داوای 50 شتی جۆرا و جۆری کردووە لە کاتێکدا کە ئێوە خەریکن نرخی شتەکردراوەکانی خۆتان دەدەن. مناڵەکەتان دەست دەکات بە قیژەقیژ و نەستە لەم بۆ بکڕە بوەستن و مەشڵەژێن. ئەمە تاقیکردنەوەیەکی گرنگە بۆ فێربوونی هەردوولاتان. بەم شێوەیە خۆتان دڵنیا بکەن کە خۆ بەدەستەوەدان لە کاتی گوشاردا منداڵەکەتان فێر دەکات کە قیژاندن کاریگەری دەبێت و بەسەرتاندا زاڵ دەبێت. سوود لە هاندان وەربگرن. بەرەبەرە بە زۆرکردنی ڕەتکردنەوەی داواکاریەکانی منداڵەکەتان لە بەرامبەر بەرەنگاریەکانتاندا ئارام بکەنەوە و بۆ هاوکاریکردنی هانی بدەن. بەتایبەت بۆ ڕازیبوون لەسەر وەڵامی نا. هەندێک جار بێ ئەوەی مناڵەکەتان داوای شتێکی کردبێت شتێکی پێبەخشن بەڵام فێری ئەم کارە مەبن چونکە بەم شێوەیە مناڵەکەتان چاوەڕێی ئەوە دەکات و ئێوە دەگەڕێنەوە بۆ شوێنی خۆتان. بەرەو پێشچوونی مناڵەکەتان لەبیر مەکەن. زۆربەی دایک و باوکان سوود لە بەکارهێنانی خشتە بۆ جێگیرکردنی پێشکەوتنی منداڵەکەیان دەبینن. دەستنیشانی ئەو ڕەفتارەی دەتانەوێت ئەنجامی بدات بیکەن داوای منداڵەکەتان بە قبوڵکردنی وەڵامی نای ئێوە یان بە پەیڕەوکردنی فەرمانەکانتان بە خاڵ وەربگرێت. خاڵەکان بەیەکەوە کۆبکەنەوە و لە دواییدا خەڵاتێکی بە ئارەزووی ئەو هەڵبژێرن بۆی بکڕن. فێربن دووچاری شکست نەبن. ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تۆفانی خۆی خراپ ڕەفتاری دژی کۆمەڵایەتی منداڵ لە شوێنی گشتیەکاندا پێویستی بە بڕیاردانێکی تەواوە. لە بارودۆخی ناخۆشدا هیچ ڕێچارەیەک باشتر لە پێداگیری و پابەندبوونی دایک و باوک نییە. بۆ نمونە ئێوە خەریکن لە چێشتخانەیەک خواردنێکی خۆش دەخۆن. لیسی دەیەوێت پێش خواردنی نانەکەی سێیەمین پارچەکێکەکەی بخوات. پێی دەڵێن نابێت ئەویش دەست دەکات بە بۆڵەبۆڵ. جارێکی تر پێی دەڵێنەوە ئەگەر پێویستی کرد لە سەرمێزی نان خواردنەکە دەری بکەنەوە و بۆ نمونە بیبەنە ناو ئۆتۆمبیلەکەتان تا کاتێک لەو خۆوە واز دەهێنێت مەیهێنە ژوورەوە. ئەگەر هەروە درێژەی بە ڕەفتارە نەشیاوەکەیدا بیگەڕێنەوە بۆ ماڵەوە. ئەم کارە ئەنجام بدەن تەنانەت ئەگەر بم کارە بێتە هۆی ئەوەی خۆشی مناڵانی تری شتێک بدات. لەم کاتەدا پلانی بەرنامەیەکی تر داڕێژن. چەند ڕۆژێکی تر دووبارە مناڵەکەتان ببەنە دەرەوە. ئەم جاریان لیسی لەگەڵ خۆتاندا مەبەن و لەلای باوکی بەجێی بهێڵن. جارێکی تر هەلی بۆ بڕەخسێنن تاکو نیشان بدات کە دەتوانێت هاوکاری بکات. منداڵەکەتان هەمیشە شتەکانی بیردەچێت یان ونیان دەکات. هەر کاتێک نان خواردنمان بیر بچێت یان چەترەکەمان ون بکەین کارێکی ئاساییە و هەندێکشمان پێ ڕاهاتوین. بەتایبەت منداڵەکەمان ئامادەی بیرچوونەوە یان ونکردنن. هەرچەندە هاوکاری ڕووداوێکی ئاساییە بەڵام لە هەمان کاتدا کاتتان دەگرێ و گرانە و هیلاکتان دەکات. دەنگێکی مناڵانە بە تەلەفۆن دەڵێت دایە من پێڵاو وەرزشیەکانم بیرچووە. دەتوانی بۆم بنێریت بۆ قوتابخانە؟ یان کتێبی بیرکاریەکەم ون کردووە لەبیر مەکە هێناومەتەوە بۆ ماڵەوە. دیارە تا تەمەنی 7 ساڵی دایک و باوک هەموو شتێ بیری مناڵەکەیان دەخەنەوە. دوای ئەوە دایک و باوک وامەزەندە دەکەن کە منداڵان دەتوانن بە شێوەیەکی زۆر بەرپرسێتی قبول بکەن. بەڵام مێرد منداڵان ڕێبەخۆیان دەدەن کە شتیان بیر بچێتەوە چونکە دەتوانن بۆ قەرەبووکردنەوەی هیوایان بە دایک و باوکیان هەبێت. هەندێک لە مناڵان زۆر بیریان دەڕوات و تەنیا کاتێک کۆشیان دێتەوە کە کار لە کار ترازاوە. لەوانەیە خەیاڵ ڕۆشتن نیشانەی نەخۆشی کەم و کوڕی لە سەرنجداندا بێت. بەڵام زۆرجار تەنیا نیشانەی فەرامۆشکاریە. بیرهێنانەوە و لە پێشدا بەرنامەدا ڕۆشتن شارەزاییە کە پێویستە گەشەی پێ بدرێت.
بۆ نمونە ئەوەی کە کەمتر مناڵەکەتان شتی بیرچێتەوە ئەم ڕێچارانە پەیڕەو بکەن. هەر لە ئێستاوە دەست پێ بکەن و بەرگری لە ونکردنی کارەکانیان بکەن. نمونەیەکی بنچینەی و بەرنامەیەک بۆ کارەکەتان ڕێک بخەن تاکو گەخشە بە ڕەوەندی ڕزگاری و قبوڵکردنی بەرپرسێتی بدات. بۆ هەڵگرتنی شتەکان جێگایەکی دەستنیشانکراو بۆ مناڵەکەتان ئامادە بکەن. با مناڵەکەتان شوێنێکی تایبەتی بۆ جلوبەرگ و شوێنی تایبەت بۆ کەلوپەلی یاریەکانی و کتێبەکانی هەبێت. منداڵەکەتان چاو لە ئێوە دەکات و لە ئەنجامدا گەشە بە شارەزابوونەکەی دەدات. سوود لە هاندان وەربگرن. کاتە مناڵەکەتان بە دوای شتێکدا دەگەڕێت و لە شوێنی تایبەتی خۆی دادەیدۆزێتەوە، وەشتەکانی دەخاتەوە شوێنی خۆی یان چاکەتەکەی بەسەر ئەلاگەکەدا هەڵدەواسێت یان کەلوپەلەکانی یاریکردنەکەی دەخاتە شوێنی خۆی، هەندێک شتی لەو بارەیەوە بۆ باس بکەن. هانی بدەن دەربارەی بەرهەمی باشی کارەکەی و ئەوەی کە جارێکی تر چەند بە ئاسانی شتەکانی دەدۆزێتەوە لەگەڵیدا بدوێن. فێری بکەن تا لە پێشدا بۆ خۆی بەرنامەدا بڕێژێت. لەگەڵ گەورەبوونی منداڵدا ڕابەرایەتی فێربوونی خۆتانی پێنیشان بدەن. ئەم کارە لەوانەیە نیازی بەوە بێت کە خۆتان شارەزاییتان دەست بکەوێت. ڕۆژمێرێکی بدەنێ و لە دوای نیوەڕوانی کۆتایی هەفتە بەسەر بەرنامەی هەفتەی داهاتوودا بچنەوە. یارمەتی بدەن کە پێڕستێک لە شتانی پێویستە لە بیرتان نەچێتەوە تۆمار بکەن. لەسەر ڕۆژمێرەکەدا کاتژمێر و ڕۆژانی میوانی و پەیمانەکەتان جێگیر بکەن. هەندێجار پێڕستێک بۆ بیرخستنەوەی کاری ڕۆژانەش یارمەتی منداڵ دەدات. هەموو ئەو شتانە جێگیر بکەن کە پێویستە بە ڕۆژانە بیری منداڵ بێتەوە. پێڕستەکان لە شوێنێ هەڵواسن تا منداڵەکەتان هەمیشە بیبینێت. مناڵەکەتان فێری شێوازەکانی بیرخستنەوە بکەن. هەندێک شێوازی جۆرا و جۆر هەن کە لەسەر بنەماکانیان دەتوانن مناڵەکەتان فێر بکەن. لە جیاتی لە بیرچوونەوە بیریان بکەوێتەوە. ئەم کارە بە شێوازی فیلم، یاریکردن، ڕاهێنانی پۆزتیف و نمونەی تر دەکرێت. منداڵەکەتان فێر بکەن پێش ئەوەی لە ماڵەوە بچێتە دەرەوە بوەستێت و پرسیار لە خۆی بکات: ئایا من شتێکم بیر چووە؟ لە لای دەرگاکە بوەستێت و تا ژمارە 10 بژمێرێت، خۆی دڵنیا بکاتەوە کە شتێکی بەجێ هێشتووە. منداڵەکەتان وا لێ بکەن خۆی بەباشی بۆی بگەڕێت و بزانێت چی بیر چووە. گەڕان و پشکنینی جەستەی. مناڵەکەتان فێر بکەن هەموو ئەندامانی خۆی بگەڕێت و بە دوای شتەون بۆکەدا بگەڕێت. ئایا چاویلکە، چاکەت، جانتا، کتێبەکان، دەستکێش، جێگای قەڵەمەکانی و هەندێکی تری لەگەڵ خۆیدا هێناوە؟ ئەملاولا بپشکنن و بگەڕێن. نیشانی بدەن کە چۆن بە دوای شتەکانیدا دەگەڕێت و فێری بکەن لەو شتانەی دەیبینێت وەکو نیشانەیەک بۆ بیرهێنانەوەی شتەکانی تری کەڵک وەربگرێت. بۆ نمونە بینینی کۆششی ماڵەوە لەسەر تەختەی ڕەش پێش ئەوەی کە پۆلەکەی بەجێ بهێڵێت، بیری دەخاتەوە کە چ شتێک بۆ ئەنجامدانی کۆششی ماڵەوەی هەڵگرتووە. پێڕستێک ئامادە بکەن. پێڕستێک لەو شتانەی پێویستە لە ڕۆژدا بیری بکەوێتەوە تۆمار بکەن و منداڵەکەتان ناچار بکەن لە شوێنێکدا هەڵی بگرێت کە بە ئاسانی دیار بێت تاکو بەم شێوەیە شتەکانی بیر بکەوێتەوە. ڕێگەی پێ بدەن تا شێوازەکانی خۆی لە بیرهێنانەوەدا بەکاربهێنێت. یەکێک لەو مناڵانەی کە ئێمە دەمانناسی وا فێربوو کە دەبوایە ئەو مەشقانەی لە ماڵەوە ئەنجام بدات هەموو ڕۆژێ لە دەفتەرێکی بچووکدا تۆماری دەکرد، بەڵام زۆرجار بیری دەچوو دەفتەرەکەی بهێنێتەوە ماڵەوە. بەرەبەرە فێربوو کە مەشقەکانی لە ناودەستی بنووسێت چونکە بواری بیرچوونەوەی تێدا نەبوو. هەندێجار دەتوانن شێوازە دروستکراوەکانی منداڵەکەتان ڕەت بکەنەوە. سوود لە ئەنجامە سروشتی و ئاساییەکان وەربگرن. کاریگەرترین شێواز بۆ بیرخستنەوە بیرهێنانەوەی ئەنجامەکانی فەرامۆشکاریە. منداڵان زۆربەی شتەکانیان بیر ناکەوێتەوە چونکە لە جیاتی ئەوان دایک و باوکیان کارەکانیان ئەنجام دەدەن. نەوێت جۆ ڕەکتە تێنسەکەی ون بکات، لەبەر ئەوە لە جیاتی ئەو بیر دەکەینەوە. چونکە گەرونی بکات ئێمە ناچار دەبین یەکێکی تری بۆ بکڕین. نامانەوێ ناچار بین پێڵاوەکانی وەرزشی ببین بۆ قوتابخانە، بۆیە بیری ماری دەخەینەوە کاتێک خەریکە بۆ قوتابخانە دەڕوات پێڵاوەکانی لەگەڵ خۆیدا ببات. بەڵام ئەم کارە خوی ماری یان جۆ ناگۆڕێت. ئەگەر لێگەڕین ئەوان خۆیان ئەنجامەکانی لە بیرچوونەوە تاقی بکەنەوە، کێشەکە چارەسەر دەبێت. ڕۆڵی هێزی بیرهێنانەوەی منداڵەکەتان مەگرنە ئەستۆی خۆتان. ئەگەر منداڵەکەتان دەستکێشەکانی بیرچوو وازی لێبێنن، لەوانەیە نەتوانێت ئەو ڕۆژە لە یاریدا بێت. بۆ قوتابخانەکەی مەچن و بۆی مەبەن. فەرامۆش بکەن بە کێشەکەی ڕێی پێ بدەن خۆی شتەون بووەکەی بدۆزێتەوە. ئەو دەتوانێت بۆ پەیداکردنی شتەون بووەکەی تەلەفۆن بکات و ویان بچێت بۆ شوێنێک. ئەگەر پێویستی کرد ئێوەش لەگەڵیدا بچن، بەڵام ئەگەر پێویست نەکات هیچ هەوڵێکی بۆ مەدەن. سوود لە پێداچوونەوە و چاکردنی لە ڕادە بە دەروەربگرن.
کاتێ مناڵەکەتان شتێکی بیردەچێت ناچاری بکەن چەند جار لە بەرچاوتان مەشقی شێوازەکانی بیرهێنانەوە بکات. ئەگەر بن فێربوو نانی نیوەڕۆی بیر بچێت دەتوانن جارێک پێش هاتنە دەرەوەی لە ماڵەوە ئەم بابەتەی بیر بخەنەوە، بەڵام دوایی ناچاری بکەن کە 3 جار خواردنەکەی لە ناو بەفرگرەکە دەرهێنێ و بیخاتە ناو جانتاکەیەوە. بۆ زانیاری زیاتر دەربارەی شێوازەکانی جۆرا و جۆری پێداچوونەوەی لە ڕادەبەدەر بەشی 2 بۆ 8 بچنەوە. ئەگەر سوزان چاکەتەکەی لە قوتابخانەدا جێهێشتووە ناچاری بکەن ڕۆڵی خۆی لە بینینەوەی بە گەڕان و پشکنینی جەستەی ببینێت. شتە ونبووەکە خێرا ئامادە بکەن. منداڵ ناچار بکەن نرخی ونکردنەکەی بە ئەنجامی ئەرکی زیاتر لە ماڵەوە قەرەبوو بکاتەوە، یان ناچاری بکەن نرخی شتەکەی ڕۆژانەی خۆی بژمێرێت. هانی هەوڵەکانی منداڵ بدەن. منداڵ هان بدەن کە بۆ ئەرکەکەی کە گرتوێتیە ئەستۆی خۆی پێڕستێک لە ژماری ئەو ڕۆژانە کە شتێکی لێون بووە یان بیری چووە تۆمار بکات. هانی بدەن لە شێوازەکانی بیرهێنانەوە سوود وەربگرێ. کارە باشەکانی دووپات بکەنەوە. دەزانی ئەوە 3 هەفتەیە کتێبەکەت بیر چووە؟ درێژە بەم کارە بدا. دڵنیام دەتوانی ژمارەی پێوانەکان بشکێنیت. منداڵ ناتوانێت ئارام بگرێت. فێرکردنی منداڵ بۆ دانیشتن لە یەک شوێندا یەکێک لە گرانترین وانەکانە کە پێویستە فێری ببێت. تەنانەت چەند خولەکێک چاوەڕێکردن لای منداڵ کاتێکی دوور و درێژە. پێویستە منداڵ بزانێت مەبەستی دایک و باوک لە ئارام دانیشتن چییە و زۆر گرنگە کە ئێمە دەربارەی چاوەڕوانیەکان واقعبینانەتر بین. تەنانەت دەتوانین منداڵێکی بچووک فێری دانیشتنی درێژخایەن بکەین لەسەر مێزی نان خواردن و لە بۆنە و جێگە تایبەتەکانی کۆمەڵایەتیدا. ئەو ڕێچارانەی کە لە خوارەوە هاتوون بۆ ئەم مەبەستە دانراون کە چۆن مناڵەکەتان ئارام بکەنەوە بەم شێوەیە لە ڕێگای یاریکردنەوە دەست پێ بکەن و لە دواییدا ئەو ڕێگا چارانە هەڵبژێرن کەوا لەگەڵ تەمەن و شارەزابوون و کەسایەتی منداڵدا دەگونجێت. چەپڵە لێبدەن و بیژمێرن. منداڵێک کە تازە پێیگرتووە لەسەر کورسیەک دادەنیشێت. پێی بڵێن دەتەوێت بزانی تا ژمارە 5 بژمێریت کە لەسەر کورسیەکەدا دانیشێت بە پەنجەی دەستان ژمارەیەکی نیشان دەن و هانی بدەن و ئافرینی لێ بکەن. لە ئامێزی بگرن و ڕێگەی پێ بدەن پێش دەست پێکردنی تر چەند خولەکێک لە ملاولای بۆ خۆی بگەڕێت. ئەم جارە دابنیشێنن و پێی بڵێن تا ژمارە 10 یان هەر ژمارەیەکی تر بژمێرن. دووبارە هانی بدەنەوە و لەسەر کورسیەکەدا چەپڵەی بۆ لێ بدەن و لە باوەشی بگرن. وەڕێی پێ بدەن ماوەیەک بێت و بچێت. بەرەبەرە ماوەی ئەو کاتەی کە لەسەر کورسیەکەدا دەنیشێت زیاد بکەن و بە ژمارە 1 2 3 4 هەستی سەرکەوتنی خۆشی لەلا زیاد بکەن و لە دەرونیدا خۆشی پێک بهێنن. سوود لە سەعاتی زەنگدار وەربگرن. کاتێ مناڵ دەتوانێت ماوەی 6 چرکە بە یاری بژمێرێ و چەپڵە لێ بدات ئارام بگرێ. یاریەکەی بگۆڕن. منداڵەکەتان لەسەر کورسیەکەی دادەنیشێت با گوێ لە کاتژمێرەکە بگرێ تا دەنگی زەنگەکە لێ بدات. ئێوەش لە ماوەی هەفتەکانی داهاتوودا کاتەکان زیاد بکەن. دەربارەی مناڵانی گەورەتر بە دانیشتنەوە فێرکردن دەست پێ بکەن. بزانن چەند دەتوانێت ئارام دانیشێت. کاتەکە پێوانە بکەن و ئەنجامەکەی پێڕابگەێنن و بیرهێنانەوەی ئەم یاریە بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەنجام بدەن. هەموو ڕۆژە یاری مەکەن چونکە یاریکردن سزادان نییە. لێی چاوەڕێ مەکەن ماوەیەکی زۆر دانیشێت و هیچ کارێک ئەنجام نەدات. یاساکانی یاریکردنەکە بەم شێوەیە ڕێک بخەن. ڕێی پێ بدەن بیخوێنێتەوە یان یاری بکات لە نێوان ئارام دانیشتنەکەیدا چالاکی جەستەیش ئەنجام بدات. لەگەڵ کاتژمێرێکدا پێشبڕکێ بکەن. کاتێ مناڵەکەتان فێربوو لە سەعاتی زەنگدار سوود وەربگرێت بەرەبەرە سەعاتەکە بۆ کات و شوێنی تری وەکو سەرمێزی نان خواردن ببەن. سەعاتەکە بۆ ماوەیەکی گونجاو ڕێک بخەن. مناڵەکەتان دەتوانێت 5 خولەک لە پشمێزەکە دانیشێت. سەعاتەکە لەسەر 5 خولەک دابنێن. بەرەبەرە کاتەکە زیاد بکەن و بۆ سەرکەوتن هانی بدەن. جارجار خەڵاتێکی بدەنێ. ئەگەر پێش لێدانی زەنگی سەعاتەکە هەستا پێی بڵێن کە پێویستە دووبارە هەوڵ بدات و کاتژمێرەکە دووبارە ڕێک بخەنەوە. ئەگەر وابیر دەکەنەوە منداڵ پێش زەنگی کاتژمێرەکە دەیەوێت هەستێ بە شێوەیەکی ناڕاستە و خۆ بیری بخەنەوە. بۆ نمونە کە جارێکی تر لەسەر مێزەکە بۆ دانیشتنی ئارام دووبارە دانیشتەوە ئێوە هانی بدەن و بۆ مناڵانی بچووک قەرەباڵەخی دروست بکەن. کاتێک گەیشتە کاتە دیاریکراوەکە چەپڵە لێ بدەن. هەر کاتێک هەستی بە سەرکەوتن کرد سوود لە شێوازەکانی سەرکەوتن وەربگرن. بەوردی کاتەکە ڕاگرن.
ئەم بابەتە جۆرێکی ترە لە یاریکردن پێشبڕکێ بە سوودوەرگرتن لە سەعاتی زەنگدارە. بۆ مناڵانی گەورە، سوودوەرگرتن لە سەعاتێکی زەنگدار ڕێبە مناڵەکەتان دەدات خۆی ئامانجەکانی کاتی خۆی دیاری بکات. لەسەر کارتێکی 5 بۆ 3 سانتیمەتری نیشانەیەکی بچووک بکێشن. لەسەر تیرەی ڕاست خول و چرکەکانی بنووسن و لەسەر تیرەی ستونیش هەوڵەکانی. لێگەڕێن خودی مناڵەکەتان ژمارەی پێوانەیی ئەنجامەکانی جێگیر بکات. یاری پەیکەر بکەن. مناڵەکەتان لە بەرامبەر خۆتان لەسەر کورسیەک دانیشێن و داوای لێ بکەن هەردوو دەستی بخاتە سەر ئەژنۆی. ئەو کاتە ناسە هەڵکێشێت، بەڵام پێویستە هەوڵ بدات وەکو پەیکەرێک بێجوڵە بمێنێتەوە و تەنانەت دەست و دەم یان لوتی نەجوڵێنێت. هەندێک لە مناڵان دەتوانن 5 خولەک یان زیاتر بێجوڵە بمێننەوە. هەر چەند ڕۆژ جارێک ئەم یاریە دووبارە بکەنەوە تا زاڵبوونی بەسەر جوڵەکانیدا زیاد بکەن. لە یادتان نەچێت زیاتر هانی بدەن. سیرکەن تاکو کات تێدەپەڕێت. ڕێگەچارەیەکی ڕاستی بۆ دوور و درێژکردنی کات دروستکردنی شوێنێکە کە پێویستی بە ئارام دانیشتنە. بەرەبەرە پێی بڵێن کە چاوەڕێی چ ڕەفتارێکی لێ دەکەن. قەڵەمێک و پەڕەیە کاغەز هەڵبگرن. بۆ هەر کاتێک کە پێویستە ئارام دانیشێت وێنەیەک و ئەستێرەیەک یان دەموچاوێکی پێکەناوی بکێشن. بۆ نمونە 10 خولەک ئارام دانیشتن پێویستی بە کێشانی 10 ئەستێرەیە. بە تێپەڕبوونی هەر خولەکێک پێویستە یەکێک لە وێنەکان ڕەنگ بکات یان بیانسڕێتەوە. کاتێک کە هەموو ئەستێرەکان ڕەشبوونەوە واتە کاتەکەی تەواو بووە و منداڵەکە یاریەکەی بردووەتەوە. دانیشتنەوەی سەرکەوتوو. ئەمە ڕێگەچارەیەکی سەرگەرمکەرە کە دەتوانن بە شێوەی وێنەی نیشانی منداڵەکەتان بدەن کە چی لێ چاوەڕێ دەکەن. مناڵەکەتان ناچار بکەن وا بنوێنەی لەسەر کورسیەک لە ناو فڕۆکە دانیشتووە. پێی بڵێن کە ئێوە فڕۆکەوانن و ڕابگەێنن کە نیشانەی سەرکەمەری ڕاستی داگیرساوە. ئەمە بمانایە کە پێویستە هەر لەوێدا دانیشێت. دوایی گڵۆپی پشتوێنەکە بکوژێنەوە تاکو بەم شێوەیە منداڵەکەتان بتوانێت هەستێتەوە یان بوەستێت. بە دووبارەکردنەوەی ئەم یاریە بەرەبەرە ماوەی دانیشتنەکە زیاد بکەن. کاتەکەی بۆ بگەڕێنەوە. دەربارەی ئەو مناڵانەی لە ئارام دانیشتندا کێشەیان هەیە بە وردی خواستەکانی خۆتانیان بۆ دەستنیشان بکەن. دوایی پێیان بڵێن بۆ هەر ماوەیەک کە ئارام دانیشێت کاتەکەی بۆ دەگەڕێتەوە. لە جیاتی هەر خولەکێک بەباشی دانیشتن ڕێی پێ بدەن چەند خولەکێک ئەو کاری کە ئارەزووی لێیەتی ئەنجامی بدات. ماوەی کاتەکەشی جێگیر بکەن. منداڵەکەتان بۆ خۆڕاگری هان بدەن. منداڵەکەتان تێبگێنن لە جیاتی ئەو چەند خولەکەی ئارام ناگرێت پێویستە ئەرکی زیاتر لە ماڵەوە ئەنجام بدات. سێری تەلەڤیزیۆن نەکات و هەندێکی تر. ئەو منداڵانەی پەیڕەوی فەرمانەکانتان ناکەن. پەیڕەوی نەکردنی منداڵان لە فەرمانی دایک و باوک ئازاریان پێدەگەێنێت. ئێوە لە کۆتایی ئەو ڕۆژەدا لە بۆڵەبۆڵکردن و فێڵکردنی منداڵان تووڕە دەبن. یەکەمین کارێک کە پێویستە لە خەیاڵتاندا بمێنێتەوە ئەوەیە کە ژمارەی داواکاری و فەرمانەکانتان مەعقول بێت. دووهەمین شت ئەوەیە کە قسەکردن و کارەکان و دەستخۆشیەکان لە شوێنی خۆیان دابن. هەندێک جار منداڵان فێری سەرنجنەدانی فەرمانەکان بوون. ئەم ڕێگاچارانە بگرنە بەر. یارمەتیتان دەدا چۆن منداڵ هان بدەن پەیڕەوی فەرمانەکانتان بکات. ئەگەر چەند جار دووبارە ببنەوە ئەوان بە ناچاری پەیڕەوی دەکەن. وردبین بن و ڕووبەڕووبن. ئێمە هەندێک جار ئەوەندە سەرقاڵی فەرماندەرکردنین تێناگەین چەند داواکاریمان لە منداڵەکەمان دەوێت. لەوانەیە مانای ژوورەکەت پاک بکەرەوە نەزانێت. لەوانەیە مانای ژوورێکی پاک بۆ ئەو لەگەڵ خواستەکانی ئێمەدا نەگونجێت. هەندێک جار دایک و باوکان ئەوەندە بەدوای یەکدا فەرماندەر دەکەن منداڵ ناتوانێت بیری لێ بکاتەوە هەتا بتوانێت ئەنجامی بدات. ئەو کارەی داوای دەکەن بە وشەی سادە و بەجۆرێک داوای بکەن تا تێبگات و بە شێوەیەکی وردبینانە شی بکەنەوە. سنووری فەرمانەکان دەستنیشان بکەن. زۆر جار دایک و باوکان بە یەکجاری ژمارەیەکی زۆر فەرماندەر دەکات تا ڕادەیەک فەرمان بە مناڵەکانتان بدەن تا بتوانێت لەبەری بکات و بیری بکەوێتەوە. لەو کاتەدا فەرمانی تر دەربکەن کە ئەوانی تر ئەنجام درابێت. بۆ نمونە ئەگەر دەتانەوێت ژوورەکەی پاک بکاتەوە پێی بڵێن چۆن هەنگاو بە هەنگاو ئەنجامی بدات. کەلوپەلی یاریکردنەکانت کۆبکەرەوە، جلەکانت هەڵواسە. کاتێکە بە تەواوەتی لە کارەکەی تێگەیشت دەتوانی تەنیا پێی بڵێیت بڕۆ ژوورەکەت پاک بکەرەوە. پێش ئەوەی قسە بکەن بیری لێ بکەنەوە. ئەگەر دەتانەوێت وەڵامی نەبیستن هەلی هەڵبژاردن بە منداڵ مەدەن. بۆ نمونە پێی مەڵێن دەتەوێت ئێستا ژوورەکەت پاک بکەیتەوە یان چۆنە بچین بۆ لای پزیشکی ددان.
ئێوە دەتوانن هەر لەو کاتەدا لە خۆبایی و دیکتاتۆر نەبن، پێداگیریش بن. هەندێک جار دەتوانن لە ڕەوشتەکانی بەخشینی دیاری بە یەکتری سوود وەربگرن. بۆ نمونە، گرە و دەکەم پێش ئەوەی تا بژمێرم لە ئۆتۆمبیلەکەدا دەبەزیت. سەرنجی منداڵەکەتان ڕابکێشن. زۆرجار منداڵان ئەوەندە سەرقاڵی کارەکانیانن کە بەڕاستی گویان لە ئێوە نییە، بۆیە دەبێت وا بکەن کە بەڕاستی گویان لێتان بێت، سێری ناوچاوی بکەن و داوای لێ بکەن فەرمانەکانی ئێوە دووبارە بکاتەوە و دوایی ژمانەکەتان بۆشی بکاتەوە. ئەم شێوازە دەربارەی ئەو مناڵانەی بۆ ماوەیەکی کورت سەرنج دەدەن و بە ئاسانی سەرنجیان لادەڕوات بە سوودا. ئەوەی دەیڵێن ئەنجامی بدەن و شتێک بڵێن کە دەتوانن ئەنجامی بدەن. زۆرجار دایک و باوکان سەرقاڵن و کاتێ لە مناڵان داوای ئەنجامی کارێک دەکەن بیریان دەچێت هەموو جارێ فەرمانێ دەرکەن کە خۆتان دڵنیا بکەنەوە پشتگوێی ناخەن، تا بەم شێوەیە فێر نەبێ فەرمانەکانتان پشتگوێ بخات. جگەلەوەش فەرمانێک مەدەن کە بەڕاستی لە ئاستی پێویستدا نییە. فەرمانەکانتان بە شێوەی یاریکردن دەربکەن. زۆربەی ئەو فەرمانانەی بۆ منداڵەکەمان دەری دەکەین کاتێکی زۆری بۆ ئەنجامدان پێویست نییە. ئەم ماوەیە کەمترە لەو کاتەی دەربارەی فەرمانەکان بەفیڕۆ دەچێت. ئەگەر هەر لە تەمەنی منداڵیەوە داوای یارمەتیان لێ بکەن، دوای بە چاوێکی ئاسایی سەیری کارەکانیان دەکەن. لە دوایدا دەتوانن بە پێوانەی ماوەی وەڵامدانەوە یاری پێک بهێنن. چەند دەخایەنێت تا سەرجەگاکەت کۆ بکەیتەوە؟ دەست پێ بکەین 1، 2، 3. زۆر چاکە، کارەکەت لە 4 خولەکوونیودا تەواو کرد. ئافرین، زۆر سوپاس. ئێستا دەتوانی بگەڕێیتەوە لای یاریەکانت و یاری بکەیت. بەم شێوەیە فێری دەکەن کە یارمەتیدان کاتێکی زۆری ناوێت. چاودێری بکەن. بۆ ئەوەی دڵنیا بن منداڵان پەیڕەوی فەرمانەکانتان دەکات، دەتوانن لە کاتی ئەنجامدانی کارەکەی چاودێری بکەن، بەڵام هەمیشە ئەم کارە بە شێوەی یارمەتیدەر ئەنجام بدەن. داوای تەواوبوونی کارەکەی دڵنیا بن کە کارەکەی ئەنجام دەدات و خۆتان مەکەن بە پۆلیسێکی وشک و چاودێرێکی نەشیاو. هانیان بدەن. هاندان، هاندان، هاندان. ئێمە بەڕاستی لەو بڕوایەداین کە هاندان خواستی مناڵان پتەوتر دەکات. بە ڕەفتاری خۆتان نیشانی بدەن کە چاوەڕێ دەکەن تا پەیڕەوی فەرمانەکانتان بکات. هەر کاتێک وای کرد هانی بدەن. زۆر سوپاس، چاویلکەکەمت هێنا؟ بەڕاستی یارمەتێکی گەورەت پێبەخشیوم. ئافرین، ژوورەکەت پاکردەوە؟ کتێبەکان و کەلوپەلی یاریەکانت کۆ کردەوە؟ گوێنەدانی منداڵ بە قسە بپشکنن. کاتێ منداڵەکەتان فەرمانەکەتانی پشتگوێ خست یان بە ئاوازێکی نادروست وەڵامی دانەوە بۆچی ئەو کارە بکەم؟ پێویستە بە سوود وەرگرتن لە ئەنجامە نێگەتیڤەکان بارودۆخەکە بگۆڕن. سوود لە وەڵامی پێنچرکەی وەربگرن. ئەگەر منداڵەکەتان پێشینەی پشتگوێ خستنی هەبوو، ئێوە سنوورێکی کاتی بۆ وەڵامدانەوەی دەستنیشان بکەن. ئەگەر کاتێک خەریکی ژماردن بوون وەڵامی نەدایەوە، کاتێک وەڵامی دایەوە کە ئێوە ژماردنەکەتان تەواو کردبوو. فەرمانەکان بۆ جارێکی تر دووبارە بکەنەوە. دوایی داوای لێ بکەن لە نێوان دوو حاڵەتدا یەکێکیان هەڵبژێرێت. بۆ نمونە، جان، یان ئەو کاری کە من وتم ئەنجامی دەدەیت، یان یارمەتی دەدەم تاکو ئەنجامی بدەیت بەڵام سزاش وەردەگریت، یان مارێک، پێویستە هەر ئێستا ژوورەکە پاک بکەیتەوە، یان ئەگەر دوای ژوورەکەت پاک بکەیتەوە سزا دەدرێت. دەستی مناڵەکەتان بگرن تا کارەکەی ئەنجام بدات. ئەگەر ئەم شێوازە هەڵدەبژێرن، دوای 5 خولەک جارێکی تر فەرمانەکان دووبارە بکەنەوە. دوای دەستی منداڵەکەتان بگرن و بیبەنە ئەو شوێنەی پێویستە کارەکەی لێ ئەنجام بدرێت. بۆ نمونە ئەگەر بڕیار وایە منداڵ شتێ لەسەر زەویدا هەڵگرێتەوە، دەستی بگرن و لەسەر ئەو شتە داینێن، دوای دەستی بۆ شوێنی شتەکە درێژ بکەن. سوود لە بێبەشکردنی کاتی وەربگرن. ئەگەر منداڵەکەتان پەیڕەوی لە فەرمانەکانتان ناکات، وا بنوێنن کە ئێوە وابیر دەکەنەوە ئەو نازانێت چۆن کارەکەی ئەنجام بدات. ناچاری بکەن بە چاودێری ئێوە فەرمانەکان چەند جار ئەنجام بدات. بۆچی؟ منداڵان زۆر زوو دەست بە پرسیارکردن دەکەن. سەرەتایی ترینی پرسیارەکانیان لە ئێمە دەکەن، چونکە ئێمە بەسەر شێوەی ژیانیان دازاڵین. ئێمە دەست بەسەر ئەو زانیاریانەدا دەگرین کە مناڵەکەتان وەری دەگرێت. پێویستە پێش ئەوەی منداڵەکەتان مانای وشەکان تێبگات لەگەڵیدا بدوێن. لە ڕاستیدا زۆر باشە ئەگەر هەر لە یەکەمین جار کە لە ئامێزی دەگرن لەگەڵیدا بدوێن. پرسیارکردن کارێکی سروشتی و ئاساییە و بەشێکی گرنگ لە گەشەکردنی منداڵ دەبێت. پێویستە پرسیارەکان لە پلەی گونجاو و لەگەڵ تێگەیشتن و کامڵی منداڵ و وەڵامەکەشی بەناسکی و سەرنجدان بدرێتەوە.
وەڵامدانەوەی ئەو پرسیارانە جگە لە زانیاری بەخشین بە منداڵ ڕێژ بۆ ڕاهێنان دەخاتە بەردەستمان و شێوازی وەڵامدانەوەی ئەم پرسیارانە کە مناڵەکەمان دەیپرسێت لە دوایدا کاریگەر دەبێت. یەکێک لە گرنگترین کارەکان کە دایک و باوک بۆ فێربوونی زمانی و هەستی زیتەڵەی منداڵ دەتوانن ئەنجامی بدەن وەڵامدانەوەی هەموو پرسیارەکانە. منداڵ لە تەمەنی 2 تا 3 ساڵیدا دەربارەی هەموو شتێک پرسیار دەکەن. ئەگەر ئێوە هەمیشە بۆ وەڵامدانەوەی ئامادەن، پرسیارەکان لەگەڵ گەورەبوونیدا گونجاوتر و قوڵتر دەبن. بەو حاڵە هەندێک لە منداڵان لە ماوەیەکی کورتدا بارانێک لە پرسیاری ورد و گەورە بەسەرماندا دەبارێنن بە جۆرێک کە لە توانای ئێمەدا نابن وەڵامیان بدەینەوە. هەندێک جارش پرسیاری وا دەپرسن کە وەڵامدانەوە پێویستی بە بیرکردنەوە و لێکۆڵینەوەیە. لە هەندێک جاردا نابێ وەڵامی پرسیارەکە بدەنەوە، بەتایبەت کاتێک کە منداڵان بەڕاستی خولیای وەرگرتنی زانیاریان نییە، تەنیا پرسیار دەکەن چونکە دەیانەوێت سەرنجی کەسانی دەور و پشتیان ڕابکێشن، ویان هەر بۆ تووڕەکردن پرسیار دەکەن. شێوازە پێشنیارکراوەکانی لای خوارەوە بۆ ئەو مەبەستەدانراون کە چۆن وەڵامی پرسیاری منداڵەکان و بە شێوەیەکی بەسوود و کاریگەر بدەینەوە لەگەڵ منداڵەکەتاندا کە هەندێک جار بەڕاستی پرسیار ناکات و بۆ ئامانجی ترسود وەردەگرێت ڕوبەڕوو ببنەوە. بۆ پێڕەوکردنی هەستی زیتەڵەی منداڵ سوود لە قسەکردن وەربگرن. پێش ئەوەی منداڵەکەتان دەستکات بە پرسیارکردن وامەزەندە بکەن کە بۆ بەدەستێنانی زانیاری دەربارەی دنیای دەوروبەری پشتی پرسیار دەکات. مەبەست ئەوەیە کە ئەگەر منداڵەکەتان تەنیا بۆ سەرنجڕاکێشان پرسیار دەکات، ئێوە بە جۆرێک وەڵامی بدەنەوە وەکو ئەوەی دەیەوێت بەردەوام زانیاری فێر ببێت و شتی تازە وەربگرێت. لە زمانی منداڵانە کەڵک وەرمەگرن، بەڵکو زمانی ئاسایی خۆتان بەکاربهێنن. ناوبخەنە سەرشت و کارەکان. ئێوە بە شێوەیەک لەگەڵیدا بدوێن باوا دیاربێ لە بابەتەکان تێدەگات. بیرتان نەچێت مناڵان لە ئێوە فێری زمان دەبن. وەڵامی ناوەڕۆکی پرسیارەکان بدەنەوە. بە وردی گوێ لە پرسیاری منداڵەکەتان بگرن و هەوڵ بدەن وەڵامی پرسیارە سەرەکی و ناوەڕۆکەکەی بەڕاستی بدەنەوە. بۆ پرسیارکردن کات دەستنیشان بکەن. کاتێک منداڵە 4 ساڵەکەتان بارانێک لە پرسیاری بێترس بەسەرتاندا دەبارێنێت، ئێوە ئازار دەدات. کاتێک بۆ پێشنیاری پرسیارەکان دەستنیشان بکەن. بۆ نمونە دەتوانن بڵێن تۆم تا 5 خولەک دەتوانی هەر پرسیارێک ئارەزوت هەیە و بە خەیاڵتا دێت بپرسیت. دوای 5 خولەکەکە من ئیتر ناتوانم وەڵامی پرسیارەکانت بدەمەوە. باشە، ئامادەیت؟ پرسیار بکە. مەهێڵن بۆچیەکان لە شێوەی ڕێگایەکی ڕاکردن سەرهەڵدەن. مناڵانی گەورەتر زۆرجار لە پرسیارکردن بۆ لە ژێر باردەرچوونی ئەرکەکانیان سوود وەردەگرن. بۆ ئەوەی لەگەڵ ئەم شێوازەدا بگونجێن، زۆر ئاشکرا داخوازیەکانیان ڕادەگەێنن. ئەگەر وەڵامەکان ئەوەیە بۆچی من ئەم کارە ئەنجام بدەم، فەرمانەکە بەڕاوەیەکی کورت و چڕ دووبارە بکەنەوە. ماوەی یاریکردن تەواو بوو، چونکە ئێستا کاتی نووستنە. ئەگەر منداڵ لەو فەرمانە دەرچوو، سوود لە شێوازی دەرزی گرامافۆنی چەقی وەربگرن. ئەگەر وابیر دەکەنەوە مناڵەکەتان دەیەوێت بە پرسیارکردن خۆی لە ئەنجامی کارەکانی گێل بکات و لە جیاتی وەڵامدانەوەی پرسیارەکەی فەرمانەکەتان چەند جارێک بە شێوەی وەکو یەک دووبارە بکەنەوە. پێویستە ئێستا بیتە ژوورەوە. پێویستە ئێستا بیتە ژوورەوە. سوود لە شێوازی پشتگوێ خستن وەربگرن. پرسیاری مناڵەکەتان پشتگوێ بخەن. ڕێی پێمەدەن پرسیارەکانی بەسەرتاندا زاڵ ببێت. لە جیاتی وەڵامدانەوەی پرسیارەکەی فەرمانەکان جارێکی تر دووبارە بکەنەوە. هەر جارێ مناڵەکەتان بێ چۆن و بۆچی پەیڕەوی فەرمانەکەتانی کرد، هانی زیاتری بدەن و ڕەنگە شێوازەکانی وەرگرتنی ئارامیش یارمەتیتان بدات. پێداگیری لەسەر جێبەجێکردنی کارەکە بکەن. بە بێبەشکردنی کاتی یان پێداچوونەوەی لە ڕادەبەدەر بە پێی فەرمانێک کە دەری دەکەن ئەم دوو شێوازە کاریگەریان دەبێت. بەو پێیە ئەگەر بۆ ئێوە بەو شێوەیە کاریگەری نییە، پێویستە کێشەی بەرنامەدا ڕشنەکان هەنگاو بە هەنگاو چارەسەر بکەن. ڕەنگە هەندێک جار پێویستیان بە یارمەتی پسپۆڕانیش هەبێت. منداڵەکەتان شتە ڕژاو و پاشەڕۆکانی کۆناکاتەوە. ئێوە وەک زۆربەی دایک و باوکان وابیر دەکەنەوە پێویستە ناوی منداڵەکەتان فڕێ بدەنە ناو گێژاوی تۆرنادۆوە. ئەوەی سەرنجڕاکێشە ئەوەیە چۆن ئەم بوونەوەرە بچووکە دەتوانن لە کاتێکی کووردا هەموو شتەکانی ژوورەکە بەسەر یەکدا پەرژوو بڵاو بکاتەوە. مناڵان ئارەزوو دەکەن شتەکان تێک بدەن، و مناڵانی بچووک هەرگیز بیر لەوە ناکەنەوە چیان تێکداوە. ئەوان چەند لە دەور و پشتیان شت زیاتر ببینن، زیاتر سەرگەرم و دڵخۆش دەبن. دوای ماوەیەک ماڵەکەتان وەکو دووکانی بەروگدر و پینەپەڕۆی لێدێت. ئێوەش بەسەر منداڵەکەتاندا بۆڵەبۆڵ دەکەن تا شتەکان کۆبکاتەوە.
یان خۆتان کۆی دەکەنەوە. بەم شێوەیە ئەوە ئەرکێکی ترتان خستە سەر ئەستۆی خۆتان کە زۆر هەڵەیە. لە هەمووی خراپتر ئەوەیە منداڵەکەتان تێدەگات کە دوایی کەسێک هەیە کۆی بکاتەوە. هەر کەسێک پێویستە بەرپرسی پاکردنەوەی بەردەستی خۆی بێ. منداڵەکەتان فێر بکەن تا بایەخ بە پارێزگاری کەلوپەلەکانی بدات. بە خێرا پەیداکردنی کەلوپەلەکانی هەست بە لە خۆبایی بوون دەکات کە لە ڕێخستنەوەیدا خۆی دەیبینێتەوە. ئەوەش وەکو پادا شتێک وایە کە لە تۆی وەرگرتووە. هەندێک جار پێویستە ئێوە وای پێ بڵێن. پێویستە ئەم خانووە بەو شێوەیە بێت کە خۆمان کەلوپەلەکانی خۆمان کۆبکەینەوە. پێویستە هەر لە سەرەتاوە ئەم یاسایە بێتە بەشێکی سروشتی لە ژیانماندا. ئەگەر وانە بوو دەتوانن بە بەکارهێنانی یەکێک یان چەندان بابەتی تر لە ڕێچارەکانی خوارەوە شوێنەکە چاک بکەنەوە. لە پێشەوە بەرنامەدا بڕێژن. ڕێکوپێکی دەبێتەوە هۆی دەستگرتنەوە لە کاتدا و بەرگری لە شەڕ دەکات. هەلتان بۆ دەڕەخسێت کە بەهۆیەوە بەسەر دەور و پشتدا ساڵ بن. بۆ یەکەمێک لە شوێنی دەور و پشتی منداڵەکەتان بگۆڕن و بەهۆیەوە پاک و خاوێنی بە ئاسانتر بەدەستەوە دێت. بۆ پارێزگاریکردن لە کەلوپەلی منداڵەکەتان هەندێک شوێنی بۆ دیاری بکەن. پێی بڵێن چۆن ماڵ بۆ ژیان پێویستە، کەلوپەلەکانیشی پێویستیان بە ماڵ هەیە. شوێنی جیاجیا بۆ کەلوپەلی یاریەکان و پێویستی وەرزشی و هونەری منداڵ دابین بکەن. بۆ پارێزگاری شتە بچووکەکان دەتوانن سوود لە کارتۆنی پێڵاو وەربگرن. بۆ پارێزگاریکردنی شتە بەنرخەکانیش سوود لە قوتو و خشڵەکان وەربگرن. بۆ شتە گەورەکان کانتۆر و دۆڵاب گونجاوە. بە هەر شێوەیەک بڕیار لەسەر ئەم بابەتە بدرێت پێویستە ئامانجتان ئەوە بێت هەر شتە و شوێنی تایبەتی خۆی هەبێت. با شوێنی کەلوپەلەکان لە بەردەستی منداڵەکەتاندا بێت. بە چاوی منداڵەکەتان سەیری ژوورەکە بکەن و دڵنیابن کە شوێنی هەڵواسینی جلەکان و شتەکان بە شێوەیەک دانراون کە منداڵەکەتان بە ئاسانی دەتوانێت سوودی لێوەربگرێت. منداڵەکەتان فێر بکەن و بیانخەنە ژێر چاودێریەوە. بۆ منداڵەکەتان ببنە کاری نمونەیی. بۆ مانایی پێویستە لە کارەکانتاندا ڕێکوپێک بن و چاودێری بکەن. ئەو مناڵانەی لە ژیانیاندا ڕێکوپێک نین ناتوانن لە چاوتروکانێکدا هەموو شتێک ڕێک بخەن، نازانن چیان لەسرە بیکەن. بۆیە پێویستە هەموو مناڵان گەورە و بچووک بە وردی بزانن داوای چیان لێ دەکەن. ئایا ژوورەکەیان تەنیا لەبەر چاوتان پاک بێت یان پێویستە لەودی و دەرگاکانی ژوورێکی پاکیان هەبێت. لەیادتان نەچێت مناڵەکەتان بەرەبەرە فێر دەبێت داوای چی لێ دەکەن. بۆیە لە جێی خۆیدایە ئێوە چاوەڕوانیەکانتان واقعبینانەتر بن. ئامادە بن هەندێک جار کۆمەک بە مناڵەکەتان بکەن. تەنانەت ڕێکوپێکترین منداڵیش بۆ کۆکردنەوەی پارچەی یاریەکانی پێویستی بە یارمەتی ئێوەیە تاکو ون نەبن. سوود لە ڕەوشی ئەو دایکەی مناڵێکی 2 ساڵەی هەبوو وەربگرن. لە منداڵێکیان داوا کرد بە باشترین شێوە کەلوپەلەکانی کۆبکاتەوە. دایکی لە کۆکردنەوە و خستنە سەریەکی پارچەکان یارمەتیدا. بەرەبەرە منداڵەکە فێربوو توانی پارچەی زیاتر لە یاریەکەی لەسەر یەکدانێت. لە ئەنجامدا بە شەوقەوە کارەکەی ئەنجامدا. لەناو مناڵاندا خوونەریت پێک بهێنن. منداڵەکەتان هان بدەن دوای یاریکردن خێرا کەلوپەلەکانی کۆبکاتەوە. دەربارەی ئەو مناڵانەی تازە پێیان گرتووە دەتوانن بەم شێوەیە ڕەفتار بکەن. ئێوە یەکێک هەڵگرن و منداڵەکەتان یەکێک بەدەمیەوە. ئەم گۆرانیە بڵێن ئێمە شتەکانمان کۆ دەکەینەوە، ئێمە شتەکانمان کۆ دەکەینەوە. کاتێک فێربوون شتەکانی هەڵگرێت و کۆی بکاتەوە فێری بکەن بەسەریەکەوە کۆیان بکاتەوە. ئەگەر لە سەرەتای ژیانیەوە ئەم شێوازی فێرکردنە دەست پێ بکەن دەگاتە ئەم ئەنجامەی کە ئەم کارە بەشێکی ئاسایی یاریکردن و کارکردنە. بە ئاشکرا لەگەڵی بدوێن. کاتێک دەتانەوێت مناڵەکەتان کەلوپەلەکانی کۆبکاتەوە بە وشەی سادە بۆی ڕوونکەنەوە و بۆی شی بکەنەوە کە پێویستە چ کارێک ئەنجام بدات. مارس بێزەحمەت هەموو کەلوپەلی یاریەکانت کۆبکەوە و بیانخەرە شوێنی تایبەتی خۆیانەوە. بە ئاوازێکی پڕ لە سۆزەوە بەڵام بە پێداگیری لەگەڵیدا بدوێن. هەرگیز فەرمانەکانتان بەسەریدا مەسەپێنن. ئەگەر وەڵامی نەدایەوە داواکاریەکانتان دوای پێنجچرکە دووبارە بکەنەوە. ئەگەر دەزانن هەردوو جارەکە گوێی لێبووە بەڵام وەڵام ناداتەوە ئەنجامی کارەکەی پێنیشان بدەن. بەشی دوایی بخوێننەوە. ئەنجامی کارەکە نیشانی منداڵەکەتان بدەن. بۆ ئەوەی فەرمانەکانتان مانای تەواو بگەێنێت پێویستە منداڵ بزانێت ئەو کاری داوای لێکراوە. ئەگەر ئەنجامی نەدات ئێوە لەبری ئەنجامی نادەن و ئەویش خێرا ئەنجامی کارەکەی دەبینێت. بە شێوەی بێبەشکردنی کاتی یان ناچارکردن بە ئەنجامدانی. بۆ ئەو مەبەستە بەشی 2 بخوێننەوە.
کاتێک کە دەگەڕێنەوە بۆ ماڵەوە و دەبینن منداڵەکەتان شتەکانی کۆنە کردوێتەوە و دەزانن بەرەبەرە تێبگێنن ئەگەر هەر شتێ تا کۆتایی ئەو ڕۆژە کۆنەکاتەوە ئەوە بۆ ماوەی 1 هەفتە دەبێتە ماڵی خۆتان تا ماوەیەکی دیاریکراو ئەو شتانە بخەنەوە قوتوویەکی تایبەت و ناوی بنێن قوتووی سزادان. منداڵەکەتان دڵنیا بکەن ئەگەر ئەم کارە دووبارە ببێتەوە سزاکەشی دووبارە دەبێتەوە. سوود لە هاندان و پتەوکردن وەربگرن. وەکو هەموو شوێنەکانی تر هاندان لەم بوارەشدا کاریگەر و بەسوودا. کاتێک ڕەفتاری منداڵەکەتان ڕۆ و چاکەیە هانی بدەن. بە منداڵەکەتان بڵێن کە زۆر خۆشحاڵن لەوەی شتەکانی کۆکردوێتەوە. ئەگەر جارێکی تر بە تەنیایی ئەو کاری ئەنجامدا پێی بڵێن چ کارێکی گەورەت ئەنجام داوە. منداڵەکەتان دوای ئەوەی شتەکانی کۆکردەوە بە ئاسانی ئەو شتانی ونی کردبوو دۆزیەوە ئەوە دەستخۆشی لێ بکەن. بە خەڵات بەخشین گەشەی پێ بدەن. ئافرین، بێ ئەوەی پێت بڵێن شتەکانت کۆکردەوە خەڵاتەکەت ئەوەیە بەستنێکت بۆ دەکڕم. یان خەڵاتەکەت ئەوەیە وەرە بەیەکەوە یاری بکەین. پشتگیری بکەن. بە سوودوەرگرتن لە ئەندێشەکانی خۆتان هەستی ڕێخستن لە ناو دەرونی منداڵەکەتاندا پێک بهێنن. سوود لە ماوەی بەرامبەرکردن و سەعاتی زەنگدار وەربگرن. منداڵە گەورەکە ناچار بکەن ژمارەی پێوانەی کۆکردنەوە بشکێنێت. ماوەی بەرامبەرکردن و ماوەی کۆکردنەوە مەزەندە بکەن. داوا لە مناڵەکەتان بکەن خافڵگیریتان بکات. هەندێک لە مناڵان حەز دەکەن لە ناکاو خافڵگیریتان بکەن. پێیان بڵێن بۆ ماوەی 5 خولەک ژوورەکە بەجێ دەهێڵم. دەمەوێت کاتێ دەگەڕێمەوە ببینم وەکو جادوگەرەکان خێراشتەکانت خستۆتەوە شوێنی خۆی یان نا. چاودێری بکەن. وا بنوێنن کارزانێکی بناوبانگن و بە دوای شتێکدا دەگەڕێن کە لە شوێنی خۆی دانیە یان ڕۆڵی چاودێر ببینن کە دەیەوێت بزانێت شوێنی دروستی شتەکان کوێیە. سوود لە یاسای دەرکردنە دەرەوە وەربگرن. ئەگەر مناڵەکەتان هەرجارێک کە یاری دەکات هەموو یاریەکانی دەردەکاتە دەرەوە پێی بڵێن یاساکان گۆڕاوە. ئەگەر لە مەودوا دەیەوێت یاریەک هەڵبگرێت پێویستە یاریەکەی تری بخاتەوە شوێنی خۆی. ئەوانی تریش لە کۆتایی یاریەکەدا بۆ شوێنی خۆیان بگەڕێنێتەوە. شێوازی شتگۆڕینەوە. ئەم شێوازە بە تایبەت بۆ مناڵانی بچووک بەسوودا. هەندێجار کەلوپەلی یاریەکانی کۆبکەنەوە و لە شوێنێکی تایبەت دایبنێن. وا بنوێنن دوکانێکی شتگۆڕینەوەیە. پێی بڵێن هەر هەفتەیەک دوای ئەوەی شتەکانی کۆکردەوە دەتوانێت یەکێک هەڵگرێت و ئەویتر لە شوێنی ئەو دانێتەوە. بۆ ماوەیەکی زۆر یاریەکانی بە تازەیی دەمێننەوە. منداڵەکەتان دابوونەریت نازانێت. جۆ، جوان دانیشە. قاچت لەسەر مێزەکە لابەرە. دینیس، بەدەست نان مەخۆ، چەتاڵ بەکار بهێنە. جۆناتان، خۆت لە قسەی کەس هەڵمەقورتێنە. ڕەنگە ئەم قسانە بەلاتانەوە ئاشنا بێت. دابوونەریت و هەڵسو کەوتبوویە دروست بووە بۆنەکانی مرۆڤ خۆشتر دەکات. گرنگتر ئەوەیە کە نیشاندانی ڕەفتاری چاک بایەقێکە کەسانی تر قبوڵی بکەن. هەوڵ بدەن یارمەتی منداڵەکەتان بدەن خۆتان بکەن بە نمونە و فێری ڕەفتاری باشی بکەن. بە دیدێکی ڕاستەقینە بە دید و بۆچوونەکانی خۆتانی پێڕابگەێنن. دیارە ئەو دید و بۆچوونەش دەبێت ڕێک بکەوێت لەگەڵ تەمەن و قۆناغی پەروەردەیی منداڵدا. داوای لێ بکەن سڵاو لە هاوڕێکەتان بکات و لەگەڵی پێ بکەنێت. ئامانجی ئێوە ئەوەیە یارمەتی منداڵەکەتان بدەن تاکو بە ڕەفتاری شایستە و شیاوی لە پەیوەندیەکانی لەگەڵ کەسانی تردا خۆشی ببینێت. کار لەسەر ئەو شتە بکەن کە دەتانەوێت بێڵێن. ڕەفتاری چاک لە ماڵەوە دەست پێ دەکات. ئەگەر منداڵەکەتان نمونەی کارێکی دروستی هەبێت ئەوە خێرا چاوی لێ دەکات. بە ویژدانەوە سەیری ڕەفتاری خۆتان بکەن. لە خۆتان بپرسن ئایا دروست ڕەفتار دەکەن یان نا. ئەگەر ڕەفتارتان لەگەڵ مناڵەکەتان و کەسانی تردا باش نییە منداڵەکەتان لە جیاتی پەیڕەویکردنی شتی تر هەر ئەو ڕەفتارەی ئێوە نیشان دەدات. بۆیە وا باشە بەو شێوەیە ڕەفتار بکەن کە ئارەزووتانە مناڵەکەتان ئەنجامی بدات. هەر جارە بەسەر ڕەفتارێکدا پێداگیری بکەن. ئەگەر لە یەک کادا بەسەر کێشەیەکی تایبەتی پێداگیری بکەن زۆر کاریگەری زۆرترە تا ئەوەی بتانەوێت بە یەکجاری هەموو شتێ بگۆڕن. فەرماندەرکردنی زۆر لە یەک کادا دەتوانێت کاریگەریەکی پێچەوانی بەسەر منداڵدا هەبێت. ئەگەر دەتانەوێت لە سەرتاوە مناڵەکەتان فێری واژەی زۆر سوپاس بە یارمەتی بکەن پێویستە پێش ئەوەی بچنە سەر واژە و ڕەفتاری نوێ لەسەر فێربوونیان بە ئەندازەی تەواو کار بکەن. چاوەڕێ بن و هەلیان بۆ بڕەخسێنن. مناڵان تێبگەێنن کە دابوونەریت لە ژیاندا بەشێکی گرنگ و تایبەتە. باشترین کار ئەوەیە هەر کاتێک منداڵ بەکاری هێنا هانی بدەن. لە کاتی پێویستدا لەگەڵ منداڵەکەتاندا دەربارەی ڕەفتارێکی نەشیاو بدوێن.
کەسانی خۆشڕەفتار و بە ڕەوشتی نیشان بدەن. بۆ منداڵە بچووکەکەتان سوود لە شێوازەکانی تر وەربگرن تا لەو دابوونەریتی فێری دەبێت کەڵک وەربگرێت. سوود لە واژەی وەکو مرۆڤە باشەکان، قسە باشەکان، وشەی جادووی وەربگرن. لەوەی کە دابوونەریتی چاک جێی سەرنجدانی کەسانی ترە. منداڵەکەتان هان بدەن لەگەڵ مرۆڤە چاکەکان تێکەڵ بێت و ببێتە یاریدەر، میهرەبان، گوێگێر، چاک، بەڕەوشت و بۆ ئەوەی قسە چاکەکان بڵێتەوە و پێویستە کاری بکەن خەڵکی تر هەستێکی باش دەربارەی پەیدا بکات. کاتێ نزیک شوێنێکی تایبەت دەبنەوە پرسیاری لێ بکەن دەتوانێت چ کارێک ئەنجام بدات یان چ قسەیەک بکات تا کەسەکانی تر خۆشحاڵ بکات. بۆ نمونە بڵێن دایە گەورە بەڕاستی نانێکی خۆش بوو. ئەوە شێوەیەکی سەرنجڕاکێشە و بیری مناڵەکەتان دەخاتەوە تا ڕەفتاری چاکی هەبێ. بێ ئەوەی بیشڵەژێنن پێی بڵێن مارک ناتەوێت یەکێک لە قسە چاکەکانت بەخات و هارز بڵێیت؟ بە مناڵەکەتان بڵێن کاتێک شتێک وەردەگرێت یان داوای شتێ دەکات کەڵک لە وشەی بە یارمەتی زۆر سوپاس وەربگرێت. بەم شێوەیە لە بەکارهێنانی ئەم واژانە خۆشی دەبینێت و چاوەڕوانی خۆشیش لە ئێوە دەکات. یاساکان بە شێوەی پۆزەتیفانە نیشان بدەن. لە جیاتی ئەوەی پێی بڵێن چ کارێ ئەنجام دەدات، یاساکانی بە شێوەیەکی تر پێڕابگەێنن. بێ زەحمەت کاتێکیش لە ناو دەمتدانیە قسە بکە. دەستە سڕەکەت بخە سەر قاچت. کاتێک کەسێکی تر قسە ناکات تۆ قسە بکە. دابوونەریتی شیا و شایستا بەڕاهێنانی وەکو نمایشی یاریکردنێک لە شوێنە کۆمەڵایەتیەکاندا فێری مناڵەکەتان بکەن. ڕۆڵەکانتان بگۆڕن. ئێوە لە جیاتی مناڵەکەتان یاری بکەن و مناڵیش لە جیاتی ئێوە یاری بکات. دەتوانن لە بەرچاوی یەکێک لە هاوڕێکان ڕۆڵەکە ببینن. مناڵێکی تر وەکو میوانی بۆ ماڵەوە بانکەن و پێی بڵێن هەمومان دەمانەوێت ڕەوشتی باش بنوێنین. دوایی باشترین ڕەفتاری خۆتانیان نیشان بدەن. سوود لە هاندان وەربگرن. کاتێ مناڵەکەتان ڕەفتاری چاک دەنوێنێت بە کەڵک وەرگرتن لە هاندان گەشەی پێ بدەن. با هەموو ڕۆژێ وا ڕەفتار بکات. پێیان بڵێن بە ڕەوشتەوە ڕەفتاریان کردووە. زۆر چاکت کرد کورسیەکەت بۆ خات و فاکس هێنا. بە یەکەوە پێشبڕکێ بکەن. لەگەڵ منداڵەکەتاندا یاری بکەن. هەردوو لاتان ڕەفتارە چاکەکانتان بە یەکتر بڵێنەوە. بەم شێوەیە کاتێ ڕەفتارێکی چاکی نواند هانی بدەن. سەرنج مەدەن، هانی بدەن. کە لە منداڵێک زیاترتان هەیە خاڵە پۆزتیفەکان دووپات بکەنەوە. کاتێ مناڵەکەتان ڕەفتاری چاکی نواند هانی بدەن و سەرنجی ڕەفتارە نەشیاوەکەی مەدەن. سوود لە نیشانەکانی بێدەنگی وەربگرن. بە نیشانێکی تایبەتی وەکو دەستهێنان بە پشتدا دەتوانن منداڵەکەتان هان بدەن بێ ئەوەی سەرنجی خاڵێکی تر ڕابکێشێت. سوود لە شێوازەکانی بەهێزکردن وەربگرن. بۆ ئەوەی منداڵەکەتان فێری دابوونەریت بکەن سوود لە خشتە وەربگرن. بۆ نمونە ئەگەر خۆتان بە فێرکردنی ڕەوشتەکانی نان خواردن خەریک دەکەن، خشتەیەک بکێشن. لە ناوەڕۆکیدا هەموو ڕەفتارە پێویستەکان بنووسن. بۆ نمونە دەستە سڕی سەرسفرەکە لەسەر قاچی بێ، بە دروستی کەوچکەکە بەکاربهێنێت. منداڵ واژەی زۆر سوپاس بە یارمەتی بەکاربهێنێ. کاتێ خواردنەکەی تەواو کرد بڵێ بۆم هەیە هەستم لە کۆتاییدا لە هەر ژەمێکی خواردنەکەدا بۆ هەر ڕەفتارێکی دروست پاداشتێک دابین دەکەن. ئەگەر لە ماوەی یەک هەفتەدا خاڵی بەرچاوی بەدەستێنە پاداشتێکی گەورەتری بدەنێ، وەکو نان خواردن لە ڕێستۆرانتێک. بەسەر ڕەفتارە نەشیاوەکاندا بچنەوە. ئەم شێوازانەی لای خوارەوە بۆ دژی ڕەفتارە نەشیاوەکانی منداڵەکەتان بەکاربهێنن. سوود لە ڕاهێنانی پۆزتیفانە وەربگرن. ئەم شێوازە لە پێناوگەیشتنی منداڵەکەتان یارمەتیتان دەدات. باشتر وایە منداڵەکەتان هەر لە سەرەتاوە کارەکانی ئەنجام بدات. ئەگەر منداڵەکەتان داوای شتێک دەکات و ناڵێت بە یارمەتی، ناچاری بکەن ئەم واژەیە لە شوێنی گونجاودا بەکاربهێنێت. جینی بە یارمەتی دە شت داوا بکە و وە کاتێک داوای دەکەیت بڵێ بە یارمەتی. زۆر سوپاس. ئەنجامە ئاساییەکانی کاری منداڵەکەتان بهێننەوە بەرچاوی. ئەگەر منداڵەکەتان ڕەوشتی شیاوی نان خواردن بەکار ناهێنێت، ئەنجامی دروست ئەوەیە تا ئەو کاتێ ڕەفتاری خۆی نەگۆڕێت بۆی نییە نان بخوات، یان ئەگەر بە ئارامی لەسەر مێزی نان خواردن نەنیشێت ئیتر ئەو شەوە بۆی نییە نان بخوات، یان پێویستە نان و پەنیر بخوات. منداڵەکەتان لەسەر دیوار و مێز و کورسیدا دەنووسێ. هەر کاتێ ماردینی 2 ساڵ لەبەر چاون دەبێت ئاشکرایە ئەو بە وێنەکێشانی داهێنەرانە و بێهاوتا خەریکی گۆڕینی دیکۆری دیواری ژوورەکانە. دایکی چەند جار پێی گوتووە کە ئەو کارە نەکات، بەڵام ماردین بەردەوام ئەم کارە ئەنجام دەدات. دایکی ماردین لێی پرسین
ئاخۆ چۆن دەتوانێت خۆی لەگەڵ ئەو ڕەفتاری منداڵەکەیدا بگونجێنێت؟ لێرەدا پێشنیارەکەمان بۆ ئەویش و ئێوەشی دەکەینەوە. پێویستە بۆ مناڵێکی وەکو ماردین شی بکرێتەوە کە نووسین و وێنەکێشان لەسەر چ شتێک کارێکی ئاساییە. ئەگەر منداڵەکەتان بەهۆی تووڕەییەوە لە شوێنی نەگونجاودا دەنووسێت، پێویستە بەشی 8 کە دەربارەی ڕووخاندنی شتەکانە بخوێننەوە. ئەو مناڵانەی بەم شێوەیە فێرکراون هەلیوان بۆ ڕەخساوە تا شێوەی تایبەتی نووسینی خۆیان هەبێت پێش ئەوەی بتوانن بخوێننەوە. مناڵانی بچکۆلانە دەتوانن بیرروڕاکانیان بە دەنگی بەرز دەرببڕن و ئێوە دەتوانن بۆیان بنووسن. مناڵانی گەورەتر دەتوانن سوپاسنامەتان بۆ بنووسن یان پێڕستی کڕینەکانتان بۆ ئامادە بکەن. پێشنیاریان بۆ بکەن کاریکاتێری ڕۆژنامەکان لێ بکەنەوە و ژێردەستەیەکی بۆ ئامادە بکەن بۆ ئەوەی بە ئاسوودەیی بتوانێت بنووسێت. شوێنی تر بۆ نووسین ئامادە بکەن، جێنشینی تر بۆ نووسین و شوێنەکانی تر دابین بکەن، وەکو تەختەی ڕەش، بۆرەکی سپی، کاخەزی کۆن، بەشی سپی زەرفی نامە و تەختەی تایبەتی منداڵان. دەربارەی ئەو مناڵانەی حەزیان لە شوێنی کراوە وەکو دیوارە ئەم هەلەی بۆ بڕەخسێنن تا بەتەباشی لە شۆستە یان دیواری گەنجینەکاندا بنووسێت. چاودێری بکەن. بوونی ئەم کارە هەمیشە پێویست نییە، بەڵام دەتوانن بە چاودێریکردن بەرگری لە شێوازی یاریکردنی منداڵ و ڕەفتاری تێکدەرانە بکەن. ئێمە لە ناخی دڵمانەوە لەو بڕوایەداین بە فێرکردنی شێوازەکانی کاریگەر لەسەر یاریکردن یان بە ڕێنمایی هێز و وزەی منداڵەکەتان دەتوانن ئەم کێشەیە چارەسەر بکەن. ئێوەش لەسەر پێشنیارەکانی هونەری و چاودێری یاریە سەربەخۆییەکە کار بکەن تا ئەو ڕادەی دڵنیابن شوێنە گونجاوەکانی چالاکی هونەری دەناسێتەوە. ئەنجامە ئاساییەکانی کارەکانی نیشان بدەن. ئەگەر منداڵەکەتان بەردەوام خەریکە لەسەر دیوار و مۆبایلەکەتاندا دەنووسێت، پێویستە نیشانی بدەن ڕەفتارێکی نەشیاوە و ئەگەر درێژەی پێ بدات ئەنجامەکەی بەخراپی دەبینێت. دەستی مناڵەکەتان بگرن. ئەگەر هاتنەوە و بینیتان منداڵەکەتان لە شوێنێکی نەگونجاودا خەریکی نووسینە، پێی بڵێن نا، اینجا بۆ ماوەی 3 چرکە توندەستی بگوشن. بە جۆرێک لەو کاتەدا دەتوانێت بنووسێت. اینجا تێی بگێنن ئەو کارەی ئەنجام داوە ئێوە بەشیاوی نازانن، پێویستە جارێکی تر بەلایدا نەچێتەوە. سوود لە چاکردن و پێداچوونەوەی لە ڕادەبەدەر وەربگرن. بۆشیکردنەوەی ئەم ڕێگا چارەیە بەشی 2 بخوێننەوە. بە منداڵەکەتان بڵێن دیوارەکەی پیس کردووە و پێویستە پاکی بکاتەوە. دەستی بگرن و لە کاتێکدا کە خەریکی پاکردنەوەیە ڕێنمایی بکەن و پێی بڵێن نا، وا نابێ، پەڵەیەکی تر لەسەر دیوارەکەیە، پێویستە دووبارە هەمووی پاک بکەیتەوە. کاتێ مناڵەکەتان هیلاگ نەبووە، چاودێریکردن و دەستگرتنی درێژە پێ بدەن. ڕێ پێ بدەن پشوو بدات و دووبارە دەست پێ بکاتەوە. جارێکی تر دووبارەی بکەنەوە کە نابێت لەسەر دیوارەکە بنووسێت. سوود لە بێبەشکردنی کاتی وەربگرن. ئەگەر منداڵەکەتان هەر لەسەر ئەو کارە نەشیاوە بەردەوام بوو، بۆ ماوەیەک کەلوپەلە هونەریەکانی لێوەربگرنەوە. منداڵەکەتان وەڵامتان ناداتەوە، ئالیسۆن خواردن ئامادەیە. ئالیسۆن خواردنەکە خەریکە سار دەبێتەوە. ئالیسۆن یان ئێستا دێ یان خراپ چاوت پێ دەکەوێت. خولەکەکان دێتەپەڕێن و لە ئەنجامدا دوای 10 خولەکی تر ئالیسۆن بە پاسکیلەکەی دێتە ژوورەوە. ئەگەر ئەم دیمەنە بەلای ئێوەوە ئاشنایە، ڕەنگە مناڵەکەتان بیەوێت ئێوە بەرێتە دەرەوە یان ئەوەندە سەرقاڵی یاریکردنە دەنگتان نابیستێت. هۆکارەکەی هەرچی بێت کاتێ ئەو بۆ نان خواردن، خۆشتن، خەوتن، بانگ دەکەن، وەڵامتان ناداتەوە، پشتگوێتان دەخات. لەو کاتەدا هەست بە کەم توانایی دەکەن و دەبنە قوربانی هێزی مناڵەکەتان. دەربارەی چاوەڕوانیەکانتان بە ئاشکرا بدوێن. لە پێشدا بڕیار بدەن و بە وردی بۆ مناڵەکەتان شی بکەنەوە چ شتێکی لێداوا دەکەن و پێویستە چ کارێک ئەنجام بدات. مارتا، دەمەوێت تا 10 خولەکی تر بۆ نان خواردن ئامادە بیت. بە بیانووی ئەوەی کاریەکەی لە کاتی خۆیدا تەواو نەکردووە، ئێوەش بۆ بەیانی 10 خولەک لە ماوەی یاریکردنی کەم بکەنەوە، یان پێویستە بۆ ژەمێک خواردنی تر 10 خولەک زووتر ئامادە بێت. ئەگەر دوای ئەوەی بانگتان کرد 15 خولەکی تر درێژەی بە قسەکردنی تەلەفۆنەکەی خۆیدا، پێویستە بزانێت کە جارێکی تر 15 خولەک کەمتر مافی تەلەفۆنکردنی هەیە، یان لەو ڕۆژەدا مافی تەلەفۆنکردنی نامێنێت. بێ ئەو دەست پێ بکەن. باوا بزانێت ئەو هەمیشە درەنگ لەسەر مێزی نان خواردن ئامادە دەبێت. پێویستە لە کاتی خۆیدا دەست پێ بکات و بەتەنیا نان بخوات. ئەگەر دوای چەند شەوێ یەک بە دوای یەک لە کاتی خۆیدا ئامادە نەبوو، ئەوە نان و پەنیری بدەنێ. پێویستە کاتەکە بگەڕێنەوە.
ئەگەر خولەکێک درەنگتر دێت پێویستە بە ئەنجامدانی ئەرکی ناوماڵ قەرەبووی درەنگ هاتنەکەی بکەنەوە. سوود لە ڕاهێنانی پۆزتیفانە وەربگرن. دەربارەی سەرپێچیکردنی دەربارەی یاساکان کاتێ بانگی دەکەن و نایەت ناچاری بکەن 10 جار بێتە ژوورەوە بگەڕێتەوە. خۆشەویستان، لە ئەڵقەی داهاتوودا ئاشناتانەکەین بە بەشێکی تری ئەم کتێبە. تا ئەو کاتە ڕێز و سڵاوی عەتاقەرەداغی جێبەجێکار، سۆزان سالار پێشکەشکار پەسەند بفەرموون. هاوڕێمان بن.